مرۆڤ و دەوروبەر نووسینی مەسعود محەممەد بەشی یەکەم ئەڵقەی یەکەم لە بەرگی یەکەمی کتێبی حاجی قادری کۆیی کاتێک خەریکی توێژینەوە دەربارەی چەند و چۆنی گوێزانەوەی حاجی لە ژیانی لادێوە بۆ شارستان بووم سەرنجی خۆم و خوێنەرم بۆ ئەو ڕاستیە ڕاکێشا کە لە دیوانی حاجی لە چاو دیوانی نالی دیاردەی گوڵ و گیا و دەشت و دەر کەمڕەنگە هەر دەڵێی حاجی لە زوویەکەوە ژیانی دەشت و دەری بەجێهێشت بێت و مەودای چەسپانی وێنەی ئەو ژیانەی لە دڵ و بیر و فکری خۆیدا دەست نەکەوت بێت بۆیە لە شعری حاجی قادر هەر بایی دەنگدانەوەی گوڵ و گیا لە شعری شاعیرێکی شارستاندا گوێبیستیە و دەنگە دەبین بە پێچەوانەی حاڵەتی دیاردەی گوڵ و گیا و دەشت و دەر لە شعری نالیداکەوە هەتا بڵێ دیاردەیەکی دەوڵەمەند و بە بنج و ڕەسەنە لەوە دەوەشێتەوە نالی سەر لە بەری ژیانی ساوای و منداڵی خۆی لە نێوان گوڵ و گیا و ئاژەڵی دەشت و دەردا ڕابوارد بێت وەک دەبینیت ئەم بە یەکدیگرتنەی دیوانی حاجی و نالی بایەخێکی زۆری داوە بە کارتێکردنی دەوروبەر لە دەروون و خەیاڵی شاعیر لە ڕواڵەتدا وا ڕادەگەیەنێت کە شاعیر یاخود مرۆڤ بە تێگڕایی بەندەیەکی ملکەچە بۆ دەوروبەری مادی ئەو گوتەیەش بەڕاست دەجێڕێ کە دەڵێ شاعیر و ئەدیب و هونەرمەند ئاوێنەی واقعن لێرەدا پێویستم زانی دەستی ڤیتۆی بیر و باوەڕی خۆم لە ئاست ئەم بۆچوونە هەڵبڕم چونکە لە ڕاستیدا بۆچوونەکە بەشێکی یەکجار گەورەی کاریگەرایەتی ئادەمی زادی هەستیاری خاوەن ئیرادە و هۆش و سەدان تایبەتی سەر بە مرۆڤایەتی دەداتەوە بە مادەی سارد و سڕی مردوو من کە دەڵێم دەستی ڤیتۆ هەڵدەبڕم بە ڕواڵەت ناڕەزامەندی بەرامبەر گوتەی خۆم دەردەبڕم چونکە بۆچوونەکەی خۆم بوو بە یەکدیگرتنەکەش هەروە بەڵام لە واقعدا ڤیتۆکە بەرخۆم ناکەوێت چونکە هەر ئێستاکە لەو ڕووپەڕانەی لێرە بەدواوە دەیان خوێنیتەوە ئەم ڕاستیەت بۆ ڕوون دەبێتەوە ئەوەی ڤیتۆی بەردەکەوێت بەرەیەکی فراوانی خاوەن لێکدانەوە و شیرکردنەوەی مادین کە هەر لەوانەوە و بیرکردنەوەیانەوە بە خێرایی گومانی کزکردنەوەی دەوری مرۆڤ لەو تەرزە بە یەکدیگرتنەی دیوانی حاجی و نالی دەکرێت چونکە دەمێکە بەهۆی کەڵەکەکردنی ئەو بیر و باوەڕەی دەوروبەر بەسەر مرۆڤدا زاڵ دەکات زیهنی خەڵق ئامادە بووە بۆ ئەوەی هەموو جۆرە شیکردنەوەیەکی مادی بداتەوە پاڵ بێدەسەڵاتی مرۆڤ و زاڵبوونی مادە من لەگەڵ ئەوەدا کە هیچ لاریم نییە لە گرنگی و بایەخی مادە و دەوروبەر و هەڵکەوت و ڕوودا و هەتا دەگاتە دوایی لە ژیانی مرۆڤ و بەرەو پێشچوونی کۆمەڵایەتی و بزوتنەوەی مێژوو هەموو ئەو لایەنانەی پەیوەندیان بە مرۆڤەوە هەیە دەمەوێ لە هەمان کاتدا بڕوای بێسنوور و لە حەدبەدەر بە مادە و کاریگەریەتی مادە نەچێشێتەوە سەردزینەوەی کاریگەرایەتی و خالقیەتی مرۆڤ بۆ مادە کە دەزانین مرۆڤ سەرڕای مادەبوونی لەش و ئەندامەکانی گیان و هۆش و ئیرادەشی هەیە کە ئەمانە لە مادەی مردوو دەوروبەری شەختەکردوودا پەیدانین ئەمەش ڕاستیەکی هێندە سەرەتایی و بنجیە لە خوێندنەوەی دەفتەری کۆمەڵایەتیدا ئەگەر تێر نەخێندرێتەوە وەک ئەوە دەبێ کە بێ فێربوونی ئەلفوبێ بمانەوێ فێری خوێندنەوە ببین من کەیفم بە مادە دێت خزمەتکاری مرۆڤ بێت هەرچەند نەشم هەوێ ئەم مەیلەم لە خۆڕایی و بێوردبوونەوە و هەڵسەنگاندن خزمەتکاری مادە و ئاغایەتی مرۆڤ بکات بە دەستوری کۆمەڵایەتی و مێژوو هەرگیز ڕێ بە خۆم نادەم لە کەسیش ناسەلمێنم نەخشە کێشانی کۆمەڵایەتی و مێژوو لە ڕێی بیرکردنەوەی مادیەوە بە شێوەیەک بێ ڕاستیان سەروبن بکات دیاریشە گەورەترین سەروبنکردن لەم مەیدانەدا کڕنوش بردنە بەر مرۆڤ
زیندووی هەستیاری خاوەن ئیرادا بۆ بەر مادەی ڕق و تەقە. من لەم باسەدا سەیرم بەوە دێتەوە کە دەبینم ئەو خاوەن بیر و ڕایانەی مرۆڤ بۆ مادە نزم دەکەنەوە بە خۆیان دەڵێن مرۆڤ دۆست و ڕابەر و شۆڕەژێر، واش دەزانن داڕنینی بەرگی خالقیەت و داهێنەرایەتی و کاریگەرایەتی لە مرۆڤ و بەخشینی ئەو بەرگە بە مادەی مردوو پتەوترکردنی بناغەی فەلسفەی ماتریالیستیە کە هەر بەلای خودی خۆیانەوە بنەمای خێر و خۆشی و بەرەو پێشچوونی مرۆڤە. بەڕاستی ئەم تەرزە تێفکرینە وەک ئەوەیە کەیفمان بە بێهێزی چاوی مرۆڤ بێت بۆ خاتری بەرزبوونەوەی نرخی چاویلکە. دەزانم ئەو خاوەن بیرانەی کە هێزی فەلسفەی مادی لە زاڵبوونی تەئسیری مادە بەسەر مرۆڤدا دەبینن ناتوانن و ناژوێرن بگرە بە خەیاڵیشیاندا نایەت چاویلکە و چاوی مرۆڤ بخەنە دوو تای تەرازووی نرخاندن و بایەخ پێدانەوە، چونکە دیارە لەم حاڵەتەدا بە یەکترگرتنەکە و هەڵسەنگاندنەکە هێند ناقۆلا و کاڵ و کرچە بە هیچ زڕەتەویلێکیش ناچێتەوە سەر حیسابی مرۆڤ دۆستی و ڕابەرایەتی و شۆڕژێڕایەتی، بەڵام ئەوانیش لە خۆیانەوە نەسەلمێنن دەقی تێۆریەکەیان و ڕاگەیاندنەکان و ئەنجامە فکریەکانی ئەو تێۆریە بە ناچاری دەمانبەنەوە بۆ لای زاڵکردنی چاویلکە بەسەر چاودا، دانەهێنانی خاوەن تیۆریەکانیش بەو ئەنجامە ناخۆلایە هەڵاتنێکی کۆڵدەرانە بگرێت ترسەنۆکانەیە لە ئاکامی ئەو پێشەکیانەی ئەوان بە سەرچاوەی گەش و پڕتەوژمی تیۆریەکەیانی دادنێن. بیر و باوەڕ و فەلسفەیەک کە لە سەرەتای ڕسکان و شیرازە هۆنبوونیەوە پڕشنگی بەڵێنەکانی ڕابەرایەتی خۆی بەرەو ڕووکارێک دەهاوێژێت و مژدەی چاکە و ڕاستی ئەو ڕووکارەمان پێدەدات، لێی ناسەلمێندرێت هەر جارە بە بەهانەیەک چاومان لە نەهاتنەدی ئەو بەڵێنانە بنووسێنێت یاخود خۆی بدزێتەوە لە ئاکامی ئەو پێشەکیە فیکریانەی هەوڵی نابوون بۆ دەرخستنی ڕاستی و نهێنی شتەکان. ئێمە لە مەیدانی فکر و فەلسفەدا ئەو بەردەدامەیە نین کە دامەزانان بە پێی فەندی یاریەکە جێکۆڕکێی پێدەکەن، بەردەکەش هەست بەخۆی و بەجێ گۆڕکێکە ناکات. ئێمە مرۆڤین، لەبیرمانە چیمان پێکوتراوە، دواتریش کە لێمان داواکرا مێشکی خۆمان داخین لە ئاکامی چاوەڕوان کراوی ئەوەی گوتراوە دەبێت تون دەست لە هۆش و زانین و بیرکردنەوەمان گیر بکەین و ڕێ نەدەین لێمانی بدزنەوە. هەروەها کە شتێک ڕوویدا دژی ئەو بەڵێنانەی پێمان ڕاگەیەندرا بوو دەبێت لێی بپرسینەوە و نەشێڵین بە چاوبەستەکێ و بەرگتی هەڵکێشان زەرد و سوور و ڕەش و سپیمان لێ تێکەڵ بکەن و نوختەی ڕەخنەکەمان بە فەندی زارقەڵەباڵغی تێببەن. بێرنارد شۆ لە ئامۆژگاریەکدا بە قوتابی زانکۆکانی بەریتانیای گوت ئاگاداری خۆیان بن لەوەدا مامۆستاکانیان ئەقڵیان لێ بستێنن و چی دەیانەوێ پێیان بسلمێنن. ئێمە ئەگەر بشتوانین ویا بوێرین دەست لە هۆشی خۆمان گیر بکەین لە بەشێکی زۆری ئەو فڕوفێڵەی لێمان دەکرێت ڕزگار دەبین. زۆر کەسیش لەوانەی بەهۆی گاڵتە بەهۆشی خەڵقکردن دەبنە ڕابەری پەنجەنیشان وەک ئەو شێخەیان لێ بەسەردێت کەوا کەرامەتەکانی بە درۆ دەخرێنەوە. هەروەک کە شێخێکی تەریقەت خەبەری ڕابوونی قیامەتی لە ماوەیەکی نزیک بە خەڵک ڕاگەیاند و قیامەتیشدا نەهات دەبێ لە شێخایەتی بخرێت و تەویل و بەهانەی لەو زڕە درۆیەدا لێ نەسەلمێنرێت. هەروەهاش کە خاوەن بیر و باوەڕێکی فەلسەفی دەوری مادەی زاڵ کرد بەسەر دەوری مرۆڤدا و دواتر ویستی لە ئەنجامە ناقۆلاکانی ئەو ڕایەی هەڵێت دەبێت تند یەخەی بگیرێت و ڕوبەڕووی ئەو ئەنجامە ناقۆلایانە بکرێت و لەسەر خۆی و بیر و باوەڕەکەی حیساب بکرێت. من و تۆ و خەڵکی تریش لە بەندی قسە قەڵە و ئەوام خەڵەتێنەکانی ڕەها ببین. هەڵبەت خۆ
دانووساندنمان لەوەی خاوەن فەلسەفەکان دەیڵێن هەر لەو مەیدانە بەرتەسکەی پێشەکی و ئەنجامی نەزەریەکانیان کاریگەر نابێت، بەڵکو لە هەموو مەیدانەکانی کۆمەڵایەتی و بەرەو پێشچوون و خەبات و هونەر و ئەدەب و زانست و ئاتا دوایی، نەک هەر کاریگەر بگرە لە پێویستیش پێویستترە. چونکە من و تۆ و ئەوانەی پێڕەوی فەرمانی غەیر دەکەین، بەڵگەی مرۆڤایەتی و ڕێز لە خۆنان و بەخۆنازینمان لەم هەڵوەستانەدایە کە تێیدا ئازاد و ئازاین و بایی ڕازیبوون و ڕازی نەبوون ئیرادەمان دەپارێزن. من هەروەک ناڕەحەتم لەوەدا کە دەبینم ملیۆنانی خەڵک دەست بەسرا و بێئیرادەن لە ئاست ئەو مۆدێلە جلکانەی کە مۆدەسازان بەسەر زەوق و باخەڵیاندا دەیان سەپێن و وەک بوو کە شوشە پەڕۆیان تێدەعاڵێنن، وەها و پتریش ناڕەحەت دەبم کە دەبینم ئاپۆرەی ڕۆشنبیران و شۆڕژێران و خەباتکاران و ئەدیبان و هونەرەکاران بەدەست خاوەن فەلسەفانەوە وەک قوڕەچەورە تین و سەناعیان لێدێت و هەر ساتە بە پێی ئاوازگۆڕی ئەو فەلسەفانە ئەوانیش کورتتر و درێژتر و پانتر و باریکتر و سوورتر و سپیتر و هەموو شتتر دەبنەوە و لە بارێکەوە بۆ بارێکی تر ناناسرێنەوە. من هەرگیز پێت ناڵم قەناعەت بە هیچ کەس و هیچ شتێک مەهێنە، من دەڵێم حورمەتی قەناعەتت بگرە، بەوەدا کە هەڵمت ببەیتە سەر ئەو چەوت و کوێڕیەی لەو فەلسەفەیەدا دەیدۆزیتەوە کە کردوتە بە نێردکی قەناعەتت. من دەڵێم مەبە دەروێشی فەلسەفەی ئاخەلێەوەی سەدەی بیستەم، هەر ئەم زێدە پەرۆشەم بۆ قودسیەتی بیر و باوەڕی ئازاد بوو، گێڕامیەوە سەر لێکدانەوەکەی خۆم تاک و گومانی کەسکردنەوەی دەوری خالقیەت و خوازەی مرۆڤی لێ بتەکێنمەوە. ئەم تێبینیەی ترسی کەسکردنەوەی دەوری مرۆڤ لەو بە یەکدیگرتنەی دیوانی حاجی و نالی یەکسەر قەڵەمی پێهەڵەنگاوتم لە باسی حاجی و بایدامەوە لای ڕوونکردنەوەی ڕاستی مەسەلەی کارتێکردن و کارتێکرانی نێوانی مرۆڤ و مادە بەو جۆرەی کە خۆم باوەڕی پێ دەکەم. کاتێک لەو ڕوونکردنەوەی بوومەوە دیتم دەوری هەشتا لاپەڕەیەکی گرتووەتەوە، لەبەر ئەمە ناچار بووم لە باسەکەی حاجی قادری دەربەهاوێژم، بەڵام هەر لە کتێبەکەی حاجی قادری کۆیی و لە ژێر ناونیشانی لاباسێکی گرنگ لە لاپەڕەی 156ەوە بە چەند لاپەڕەیەک چۆنیەتی مەسەلەکەم باس کرد و نمونەیەکی نووسینەکەشم خستە بەرچاوی خوێنەرانەوە. لە کۆتاییشدا بەڵێنمدا زوو بەزوو نووسینەکە بڵاو بکەمەوە بە مەرجێک هیچ بەرهەڵستێکی لە خۆم بەهێزتر نەیە و دەستم بگرێ. نووسینەکە هیچ سەرەتاکانی 1972 بەڵام بەرگی یەکەمی کتێبەکەی حاجی قادری کۆیی لەبەر نەبوونی دەرفەتی لە چاپدانی وەدوا خرا تاکو لە ڕۆژی 29/11/1973 بە بۆنەی هەڵگرتنی پەردە لەسەر پەیکەری حاجی لە کۆیێ بڵاو کرایەوە. ئەوەی لاباسێکی گرنگیش ئیشارەی بۆ کرد مایەوە تا ئیمڕۆ ڕێی لێ بڵاوبوونەوەی بەرنەکەوتووە، ئێستاکەش کە بڵاو دەبێتەوە نۆرەبڕی لە بەرگی چوارەمی کتێبی حاجی قادری کۆیی دەکات. دەبێ بڵێم بەم دواییە کە هاتمە سەر پاگنووسکردن و ئامادەکردنی باسەکە بۆ لە چاپدان بە پێی داخوازی ڕوونکردنەوەی بابەتی لێکدانەوە، ڕوودا و بەسەرهات و وردە لێکۆڵینەوەی تازەشی تێکەوتووە. ناوناوە بیر و باوەڕی دیکەشم تێچین کردووە کە هەرهی خۆم بوون، بەڵام ڕێکەوت دەرفەتی دەربڕینیانی نەدابوومێ. ئەم هۆیانە وایان کرد نووسینەکە لەبەر یەک بکشێتەوە و گەلێک پتر لە 8 لاپەڕە پڕ بکاتەوە. هەرچەند بەشێکی کەمی لێکدانەوە و بڕوا و بیر و ڕاو فکری خۆمم لە مەیدانی گوریسکێشەکەی مادە و مرۆڤ سروشت و هۆش خستۆتە نێو ئامێزی ئەم لاپەڕانەوە. وا باش دەزانم بۆ پتر ڕوونکردنەوەی سەرچاوەی ئەو بابەتەی کەوتە ژێر عینوانی لاباسێکی گرنگ چەند لاپەڕەیەکی بەرگی یەکەمی کتێبی حاجی قادری کۆیی کە پەیوەندی بەکردنەوەی دەرگەی ئەو لاباسەوە هەیە لێرەدا بنووسمەوە، ئەو جار یەکسەر
لاباسەکەی بەدوادا بنووسم. لە پاش لێکۆڵینەوە لە جێگە و ساڵی هاتنە دنیای حاجی قادر دێمە سەر لێکدانەوەیەکی یەکجار تایبەتی خۆم بە دەوری لێکۆڵینەوەکە. ئەو لێکدانەوەیە لە سەرەتاکانی لاپەڕەی ١٤٩ی کتێبەکەوە دەست پێ دەکات. بەم شێوەیەی وا لێرەدا بۆ خوێنەری دەنووسمەوە. ئەمانەی خستمنە بەرچاوی خوێنەر سەرجوملەی گوتە و بیرروڕای جیاجیایە دەربارەی ساڵ و جێگەی لەدایکبوون و کاتی هاتنی حاجی قادر بۆ کۆیە. قسەیەکی تایبەتی خۆم ماوە وەک تێبینی لەبارەی ئەو ساڵەی هاتنی حاجی بۆ کۆیە. لە پێشتر ئیشارەم بۆ کرد و ناومنا بەڵگەی زیهنی. قسەکەم لە بنەڕەتدا لەسەر تەواتر هەڵدەستێ، بەڵام بەڵگەکەی زیهنی وەک داروەکاز باڵای لەرزۆکی ئەم قسەیەم ڕادەگرێ. دیمەنێکی کەمڕەنگی سپی پات وەک زڕەخەون یاخود وڕێنەی تادار کە هەیە و نییە، دەدیترێ و نادیترێ. لە بەراوردکردنی دیوانەکەی حاجی لەگەڵ هینالیدا دێتە پێش چاوێکی تارمایی بین و یا هەستی زامی کول. دیمەنەکە ئەمەیە. وەک بڵێ نالی لە سەرەتای عمریەوە تا ماوەیەکی ئەوتۆ فرچکی گرتبێ بە لادێیی، هەر لە شارەزور و خاک و خۆڵ و دەشت و دەربووە و لە دەستوراتی فەلاحەتدا قاڵ بۆتەوە و کەینوبەینی شۆبڕین و وەردانەوە و تۆکردن و دروێنە و خەرماندانان و هەڵگرتن و هەموو کاروبارێکی کشت و کاڵی لێبووە بە سروشتی موکتەسب و ناوی گژوجیا و گوڵ و گوڵاڵەی بۆ بووە بە فەرهەنگی سەرەتایی گڕووگاڵی منداڵەتی. وێنەی ژیان و ئەحواڵ و ڕوخساری دەرودەشت لە ڕووپەڕەی زیهن و هەستی بووە بە نەخشی هەڵکەندراو. دەبێ بۆیە بێ لە زوێر شوێنی دیوانەکەیدا چاندن و دانەوێڵە و وەرد و شۆ و ئاژەڵ و گوڵوجیا وا دەبریقێنەوە هەر دەڵێ تریفەی مرواری و گەوهرە کە لە ڕشتەیەکدا وەستایەکی شارەزا و پسپۆڕ هۆن دەبێتیەوە. وتوێژی نالی لەگەڵ دەشت و دەروجیا و گوڵ و ئاژەڵدا لە هی مرۆڤێکی لادێیی ئازموودە دەکا، نەک بوێژێکی خەیاڵ باز. لەگەڵ مندا سەرنج بدا دەوری چەڵتووق لەو دوو بەیتە. بەحری غەزەلم پڕ لە دوڕ و گەوهرە ئەمما غەواسی دەوێ یعنی بە تەعمیقی بزانە. پڕداونەیە ئەمما نەوەکو داونەی چەڵتووق. بەحرم گوتووە نەک وەکو گۆلی مەرەزانە. لێرە بەدواوە هەموو لاپەڕەکانی 151 152 153 نمونەی ئەوتۆ لە شێعری نالی نیشان دەدەن کە زۆر لە نزیکەوە خەریکی ژیانی دەشت و دەر و وەسفی گوڵ و جیا و ئاژەڵە. تاکو لە دێڕی کۆتایی لاپەڕەی 153 لێکدانەوەکە دەست پێ دەکاتەوە بەم شێوەیەی خوارەوە. لەو شێعرانە و گەلێ شوێنی دیکەدا نالی کە ناوی گوڵ و دار و درەخت دێنێ ئەو شاعیرە نییە لە قاموس و کتێبان ناوی دیتون یا لە خەڵکی گوێبیستیان بووە، نەخێر. کابرایەکی دەشتەکی ئەوتۆیە سەدان جار دەستەی لێبەستون و لەسەریان نووسووە و ئەمدی و ئەو دیوی کردوون. بە ئاسانی نایەتە مێشکی بوێژەوە تەشبیهی زمان بکە بە سووسەنی تەڕ و پاراو یاخود دووچاوی خێلێک، یەکیان بە نەشکوفتەی وەنەوشە و ئەوی دیان بە نەیل و فەڕ دابنیا، یاخود بەو هەموو دەسەڵات و دیقەتکاریەوە زار و زبان و ددان و پووک بکا بە وێنەی ناو ئاوێنە کە لە خونچەیەکی شەونم لێنیشت و دووبارە ببێتەوە. دەمەوێ بڵێم سەرەڕای دەسەڵاتی شاعیری و هەستی تیژ و فکری ورد دەبێ لەگەڵدا ژیان واتە معاشرەتیش یارمەتی نالیدا بێ بۆ ئەو هەموو ئیعجازکاریە لە حاست گوڵ و جیا و درەخت و هەر بۆیەش ئەوەندە خۆیان دەشێعری هاویشت بێ. ئەم زاهیرەیەی نەباتی بە هەردوو ڕووی چەند و چۆنیەوە لە دیوانی حاجی قادردا خۆ نانوێنێ. بەڵێ گوڵ و جیا و میوە و دەشت و دەر لە شێعری هەموو شاعیرێکدا هەیە، بەڵام هەبوونی تێهەڵەنگوتن
و یا بە دوواداگەڕان و خۆپێوە ماندووکردن یەکجار جیاوازە لە هەبوونی زگماکێکی ئاسایی کە دەڵێ پارچەیەکە لە سروشت و دەرونی هۆنەر. بەڕادەی ئەوە کە شاعیر لە نزیکەوە ڕەفاقەتی کردبن ناوهێنان و لە کارهێنان بۆ دەربڕینی واتا و نەخشە کێشان وەستایانەتر دەبێ. هەڵبەت ئەو ڕەفاقەتە تاکو لە سەرەتای ژیانی شاعیرەوە بێ پتر فرچکی پێوە دەگرێ و لە گیان و میزاجی جێگیرتر دەبێ. بۆیە من وا دەزانم نالی پلەی منداڵی و ساوایی خۆی لە دێی خاک و خۆڵ و دەشت و دەرونی و جیا و گوڵ و ئاژەڵدا ڕابواردبێ. بەو پێو لە ڕێی قیاسی مەفهوم المخالفەوە دەبێ کزی و کەمی زاهیرەی نەباتی لە دیوانی حاجی قادردا لەوەوە هاتبێ کە حاجی بە ساوایی وەیا لە سەرەتاکانی منداڵیدا لە لادێی ڕانەبوارد بێ. کەواتە دەگەم بەو ئەنجامە کە ئەگەر حاجی قادر وەلادەتیشی لە کۆیە نەبوو بێ دەبێت لە زوویەکەوە واتە هەر لە ساواییەوە لادێی بەجێ هێشت بێ و هاتبێتە کۆیە. ڕواڵەتی بە یەکدیگرتنی دیوانەکەی لەگەڵ هینالی وا ڕادەگەیەنێ کە ئەم ڕەفاقەتەی سەرەتای ژیان لەگەڵ شیناورد و گوڵ و درەخت و دەشت و دەردا بۆ حاجی ڕێگ نەکەوتووە. بۆیە ئاشنایی ئەو لەگەڵ یاندا هەر بەقەدەر ئاشنایی شاعیرێکی شارستانی بووە. بەڵام هەمان حاجی قادر چونکە چەند ساڵێکی خوێندنی فەقێتی لە نێو عەشیرەت و ڕەوەند و لەگەڵ ڕەشماڵ و مەڕووماڵاتدا ڕابواردووە و لە چەند بەهارێکدا خۆی لە هەوارەکانی لاجان و باڵەکایەتی و دەوروبەری سابڵاغ و بێتوش دیتووە و لە تەفسیلاتی ژیانی کۆچەری و مەڕداری و گاڕان بە خێوکردن و خێمەنشینی شارەزا بووە. بۆیە بەو هەموو دەسەڵاتی تەعبیر و تەسویرەوە لە بەهاریەکەیدا وێنەیەکی لە سەدی سەد و ڕەسامانەی ژیانی نێو ڕەشماڵ و گژەگژیدا کردنی ئاژەڵ و بێچ و تێبەردان و هەموو کەین و بینی کۆچەری وەک تابلۆی زەیتی ئارایش دەدا و بەهار و ئێلەجات و سەگ و کەحێل و مەڕووماڵ و باران و هەورە تریشقە و پەڕەوڵی تاقی ئاسمان و هەموو بارێکی ئەو کارەمان بە چاوقوچێنێک بۆ دەخاتە سەریەک. تۆ بڵێ ئەگەر بە چاوی خۆی ئەو جۆرە ژیان و تێک هەڵقژانە ئەو هەڵسوور و داسووڕەی نەدیت با بیتوانی باە لە نەخشە کێشانیدا هێندە خامە ڕەنگین و شیرین کار بوو بە. جارێکی دیکەش سەرنج بگرە لە وەسفی بیابان و ڕەمڵ و درک و داڵی ڕێی حیجاز کە نالی لە چەند قەسیدەیەکی مناجاتدا بەرەو حەز لە کانیاوی دڵی خۆی هەڵی هێنجاون. نەنالی دەیتوانی لە غەیبەوە ئەو وەسفە ئەفسووناویەی سەحرا بکە، نە هیچ وەسفێکی وا لە سەرانسەری دیوانی حاجی یا غەیری حاجی کە دیمەنەکەی نەدیت بێ وجودی هەیە. ئەو وێنەگریەی نالی کردوویەتی لە دەسەڵاتی تاک تاکە شاعیری هەڵکەوتوو نەبێ نییە با چوو بێتە حەجیش. چ جایی ئەوەی شاعیری حەز نەکردو سەحرا نەدیت و بتوانێ هەیبێ. ئەم تێبینیانە وا دەکەن من ئەو تەوەئەتورە پەسەند بکەم کە دەڵێ حاجی لە منداڵیەکی زووەوە یاخود بە ساوایی هاتووەتە کۆیە و لەوێ چاوی پشکوتووە و خوێندنی سەرەتایی دەست پێ کردووە تا بووە بە فەقەیەکی فراژوو لە خوێندندا، نەبیستراوە لە گەشتەکەی باڵەکایەتی و کوردستانی ئێرانی بە پێشەوە لە کۆیە چوو بێتە دەرێ بۆ خوێندن. مرۆڤ و دەوروبەر، نووسینی مەسعود محەممەد، بەشی یەکەم، ئەڵقەی دووهەم. لێرە بە دواوە دەگەینە ئەو لێکۆڵینەوەی کە لە کۆتایی لاپەڕەی 156 بەرگی یەکەمی حاجی قادری کۆیی ئیشارەتی بۆ کراو، لە لاپەڕە 158ش نمونەی لێ وەرگیرا. بەڵام دیسان دەڵێمەوە
چی ئێستا کە بە چاپ دەگات بەرفراوانترە لەوەی کاتی خۆی نووسی بووم. سەرەڕای بەرفراوانی باسی هەڵکەوت و ڕووداوی ئەو تۆشی تێدایە کە لە کاتی دەستپێکردن و لێبوونەوە لە نووسینەکە جارێ ڕوویان نەدابوو. لێرەشدا حەزم بەوە کرد کە نووسینەکەم ئەو عینوانە وەک سایەبان بەسەرخۆیەوە بگرێت کە لە سەرەتاوە بەسەریەوە بوو. بۆیەش پتر لەو عینوانە کۆنا ڕازیم، چونکە ساڵ بە ساڵ ڕوودا و ئەزمون ڕاستبوونی بۆ چوونەکانم چ لەو لێکدانەوەیە دابێت چ لەسەر لەبەری سێبەرگەکەی حاجی قادری کۆیی دابێت بە ئیسپات دەگەیەنێ. بەنیازی تاقیکردنەوەی قسەکانم بگەڕێەوە بۆ لاپەڕەکانی 24 و 25 و 26 بەرگی یەکەمی حاجی قادری کۆیی. ئازادیشی لەوەدا هەر لاپەڕە و قسەیەکی دیکەم لەو نووسینانەدا بخەیتە بەر تاقیکردنەوە. بەم هەستەی ڕازیبوونم لەوەی چەند بەینێکە نووسیومە بانکێشتنت دەکەم بۆ خوێندنەوە و دووبارە ئەزمموی لاباسێکی گرنگ. لێرەدا پێویست دەبینم نەختێک سەرگوزەشتی حاجی قادر بە دیار لاباسێکەوە ڕابگرم بۆ ئەوەی ئەم بەراوردکردنەی لایەنی دیاردەی نەباتی لە شێعری نالی و حاجیدا بەو شێوە سەرپێیەی پێیدا تێپەڕیم بەرەو خلیسکی فکری و فەلسەفیمانەوە نەبات. ئەم تەرزە هەڵوەستە لە منەوە بۆ ڕەواندنەوەی تۆز و تەم و تاریکایی بە دەوری نووسینەکەمەوە پێداویستیەکە ڕاستەوخۆ لە گرتنە ئەستۆی ئەرکی نووسینەوە سەر هەڵدەدات، چونکە یەکەم مەبەست لە نووسینی دڵسۆزانە سوودی مرۆڤە، چ لە ئێستاکە و چ لە دواڕۆژدا بێت. دیارە مرۆڤی لێرە بە پێشەوە لە دەست سوود و زیان و خۆشی و ناخۆشی و کەم و زۆری دەرچوون. پەیوەندیەکی ئەوان بەو شتانەوە مابێت هەر ئەوەیە ئێمە و کەسانی دوای ئێمە لە بەسەرکردنەوەی ژیان و خەبات و چاکە و خراپەی ڕۆژگاری ئەوان پەند و سوود وەرگرین. پەند و سوودی فکری شتێک نییە کێشانە و پێوانەی بە سەنگ و بەرهەستی هەبێت. چی بەلای قەناعەت و باوەڕی خاوێن و بێفێڵەوە سوود بێت هەر خۆیەتی دەبێتە هاندەری خاوەنەکەی لەوەی دەیکات و دێڵێت. منیش کە بزانم بیرروڕایەکی دەرم بڕیوە مەترسی بە سەهووبردننی خوێنەری لێ بکرێت دەبێت ڕووناکیەکی وەها بە هاوێژمەوە دەوروبەریەوە کە شوێن هەنگاوی تێدا بە تاریکی نەهێڵێتەوە، نەکا تەلەزگەی تێدا بکات. ئابەم نیازەیە ڕووپەڕەی ئەم لاباسە بەڕووی خوێنەردا دەکەمەوە و چی بەڕاست بزانم ئەوەیانی بۆ دەخەمە سەر کاغەز. دەشزانم لەم کارەدا گەلێک فکری قالب بەستووی شەختە کرد و دژی خۆم دەوروژێنم، بەڵام خوتقتۆکەی کۆمەکردن بە دڵی خۆمدا ناهێنم، چونکە زۆر حەیفە باسی حاجی قادر کە خۆی چاکەی ڕوود بووە بەهۆی نەفسکورتی و کەم و کەسری نووسینەکەی من سەر بکێشێتەوە بۆ بەسەهووبردننی خوێنەر. لە خۆشم ناسەلمێنم ترسی دڵڕەنجاندنی ئەو بکەم بە بەهای خامۆش بوون. من ئەگەر ئەو ترسنۆکە دڵ سڵ کردووە بم کە لە ڕەخنە و توانج و سەرکۆنە و دژایەتی مێشکوشکان هەڵبێم، چ ڕەوای هەق بوو لە سەرتاوە دەست بۆ قەڵەم درێژ بکەم؟ کێ یەخەی گرتبووم بەدەنگ بێم؟ ئەوەی ڕاستی بێت من تا ڕادەی شەیدابوون حەز لە پوچاندنەوەی هەڵەی پەرەسەندوو دەکەم. لەبەر ئەمە زۆر زەحمەتە خاترانە و کۆمەکردن و تێبینی دڵی ئەو شتێکم پێ بنووسێت کە بەڕاستی نازانم. بەڵێ هەموو کەس قسەی وەها دەکەن وا منیش کردم، بەڵام با خوێنەر بەرەوان بێت لەوەدا ئایا چەند کەس قسەی زاریان و هەڵوەستی ڕاستەقینەیان وەک یەکە. با لێرەدا شتێکی دیکەش بخەمە سەر ئەم قسانە. من وەکو ئەو نووسەرە مولتەزمەی سەربەلایەنی فەلسەفە و یا سیاسەتی قەراردادە نیم کە قەناعەتی پێشەکی لایەنە باوەڕ پێکراوەکەی بەسەر خۆی داهێناوە و بە پێی بۆچوونی کەسانی لە خۆی بەرەو ژوورتر دەڵێ و دەکات و دەنووسێت، پتر لەوەی گوێ بداتە واقع و ڕوودا و ڕاستی و ناڕاستی شتان.
قەناعەتی من وەک قەناعەتی هەر کەسێکی دیکەی زاڵ بەسەر دڵ و مێشک و دەست و زمانی خۆیدا لە ناخی دڵ و دەروون لە ئاکامی لێکدانەوە و لێکۆڵینەوە و توێژینەوەی سربەخۆ و ئازادی خاوەنەکەی پەیدا بووە. هەر بۆیەیە ئیمکان هەیە ئەوەی بە ئازادی قەناعەتی لە دڵی خۆیدا پەیدا کردووە بە هاسانی واز لە هەڵەی خۆی بهێنێت، چونکە کە حەقیقەتی لێڕوون بۆەوە چاوەنۆڕی ڕازیبوون و ڕالێبوونی دەسەڵاتی سەرەوەی خۆی ناکات بۆ ئەوەی بڕوا بکات بە ڕەوابوونی گۆڕینی قەناعەت. ئەوانەی بەعادەت ناوی مولتەزم لە خۆیان دەنێن ناتوانن دان بە ڕاستبوونی شتاندا بهێنن بەر لەوەی فتوای ئەو ڕاستیە لە دەسەڵاتی سەروی خۆیەوە دەرچێت. دیارە مرۆڤی لاتەریکی وەک من لەوانە نیم، چونکە ئەرکی من چاوەنۆڕی فتوا ناکات، بڕیاری پێشەکیشم پێنادات بەڕاستی و چەوتی شتان، ڕێگەشم پێ لە توێژینەوەی ئازاد نابڕێتەوە. شاءڵڵا ئەو توێژینەوەیە بیر و باوەڕی هەموو دنیای سەرە و ژێر دەکرد، چونکە لە حیسابی مندا هیچ تەرازوویەک بە دەرکەوتنی ڕاستی شاراوە دانالەنگێت. کۆنتەراتیشم نەگرتووە لەسەر ڕاستبوونی ئەو شتانەی باوەڕیان پێ دەکەم تا ئەگەر هەڵەی یەکێکیان دەرکەوت نەختێکی سوودی کۆنتەراتەکەم لێکەم بکرێتەوە و وەک کا مولتەزمە فەلسەفیەکە بە دوو پیتی نەگونجاو لەگەڵ فەلسەفە بە ئیلتیزام گیراوەکەی ڕیز پەڕ دەبێت و ناوی لە لیستەدا ڕەش دەبێتەوە. من ئیلتیزامم لەگەڵ خۆمدا هەیە، نەک لەگەڵ دەرەوەی وجودم. خۆشم دوولایە نیم، یەکیان پارەی ئیلتیزام لەوی تریان داشکێنێت. چەند بە ئاسانی لە تینوەتیدا ئاو دەخۆمەوە، هەرواش بە هاسانی واز لەو باوەڕە دەهێنم کە بە بەڵگە دەپوچێتەوە با بە هەموو عمریشم ڕێزم لێگرت بێ. من یەکەم ئامۆژگاریم بۆ ڕۆشنبیری تازە پێگەیشتووی کورد ئەوەیە خۆی نەکاتە پاسەوانی فکرەی قالب بەست و چاوی ڕەخنەی نەنووقێنێ، هەردەم ئامادەی ڕەفز واتە ڕەتکردنەوە بێت، بە مەرجێک سەر لە نوێ نەبێتەوە پاوانی ڕەفز. بوتپەرستی چ لە چەپ و چ لە ناوەند بێ و چ لە ڕاست هەر بوتپەرستیە. فکرەش بەوە چاک و خراپ نابێت داوای چەپایەتی و ڕاستایەتی بکات. فکرەی خراپ بەوە چاک نابێت بەرەیەکی چەبڕە و بیکەن بە ئاینی خۆیان. فکرەی چاکیش بەوەندە خراپ نابێت چەبڕەوەکان بیکەن بە توهمە و لە ملی ڕاستڕەوەکانی بپێچن. فکرا ئەگەر خراپ بێ هەر خراپە و بەن نییە بە چەپ و ڕاستەوە. ناشێ فەلسەفە و بیر و باوەڕ قاڵبی سۆفیگەری و دەروێشایەتی وەرگێت، تا لایەنی مادیەتیش لە فەلسەفەدا بەهێزتر بێ، پتر پێویستی هەیە بە نەرم و شلی و بەرفراوانی و باخەڵفەراحی، چونکە فەلسەفەی مادی لەسەر بنگەیەکی ڕق کە مادەیە ڕەگدا دەکوتێ، بە تەماشا تەفسیری هەموو شتێک بکات بە مادە و معناوە. بنمونە دەڵێم سۆزی دایک بۆ بێچووەکەی درەنگتر خۆی بەدەست تەفسیری مادی تەسکبینەوە دەدات لەو تەفاعولە کیمیاییەی کە بەپێی دەستوری مادی ڕق و زەق پێک دێت. کەچی کابرایەکی مثالی غەیبپەرست زۆر بە ئاسانی دەتوانێت بڵێ ئەم سۆزە معنەویە لەم مریشکە نەزانەوە بۆ ئەو جوزەڵانەی کە دوای دوو مانگی تر لە خۆیانی دەکاتەوە بەهرەیەکی خوداییە و لەگەڵ حیکمەتی بێپایانیدا گونجاوە بەقەدەر گونجانی تەفاعولی کیمیایی لەگەڵ ئەو حیکمەتەدا. زۆر بەداخەوە ئەغڵەب وا دەبێ بیرکەرەوەی مادی ئینکاری ئەو شتە معنەویانە دەکات کە لەگەڵ ڕاستە حیسابی فەلسەفە مادیەکەیدا ناگونجێت. ئینکارکردنەکەش هەر بە زەرەری ئەو قوتابیانە تەواو دەبێت کە وەک سۆفی و دەروێش چاویان ئەبڵق بووە بەرامبەر وشە گەوهەرینەکانی ئەوەوە. فەلسەفەی مادی کە هاتوو بنگە و سەرشاری خۆی تەسک کردەوە لە پێناو پاراستنی ئابڕووی خۆی، وەها مەحدود دەبێ کە بە هیچ لێکدانەوەیەکی نیمچە ژیرانەش بای تەفسیری ئەم جیهانە نامەحدودە ناکات. ئەم جیهانە نامەحدودە ناکات. فەلسەفەی تەسک یا دەبێت لە ئاست تەفسیری بوونەوەر هەڵێت و کۆڵ بدات، یا دەبێت جیهان تەسک کاتەوە بۆ ناو قالبەکەی خۆی. واش دەزانم
ئەو ڕۆژگارانەی فەرمانی محاکم التەفتیش و ئوردوگای عەمەلی سوخرەی سیریایان تێدا ڕێز لێگیرا بوو، خەریکن لە ئاسۆی بەسەرچوون و بڕانەوەوە ئاودیوی نەمان دەبن. لێرەدا کە دەڵێم دەبێ فکری مادی خۆی لەبەر یەک بچێشێتەوە بۆ ئەوەی بتوانێت تەفسیری دیاردەی نامادی وەکو سۆزی مریشک بۆ جوزەڵەکانی بکات، وەک کە بابای غەیبپەرست بە ئاسانی و بێ ئەوەی تەناقوزدا باوەڕەکەی خۆیدا بکات دیاردەکەی گێڕایەوە بۆ حکمەتی خوددا. لێرەدا هەرگیز مەبەستم ئەوە نییە بڵم بیرکەرەوەی مادی واز لە باوەڕی خۆی بهێنێت و ببێتە خواپەرست. خۆ ئەگەر ئەمەش بکات پەکی لایەنی مادی بیر و ڕایەکەی ناکەوێت، چونکە خواپەرستەکانیش باوەڕیان بە دەستورەکانی مادی هەیە و فڕۆک لێدەخڕن و شرنقەلن نەخۆش دەدەن و باراش بۆ ئاشی ئاگر دەبن. مەبەستی من ئەوە نییە شتێکی ترە. من دەڵێم دواتریش بە چاکی خۆم ڕوونی دەکەمەوە خۆلکاندن بە تەفسیری مادی ڕقوتەق تا ئەو ڕادەی مرۆڤ سڵ بکاتەوە لەوەی تەفسیری سۆزی مریشک بە شتێکی جودا دابنێت لە تەفسیری پێکهاتنی ئاو لە ئۆکسیژێن و هایدرۆژێن کە دەشزانین تا بڵێ لە یەکتر جودان سەر دەکێشێتەوە بۆ ئەوەی بڵین دابڕینی گڵاسێک ئاو لە کوپەیەک ئاو ئەمەلیەتێکی مادیە وەک لێکردنەوەی سەری مریشک لە لەشەکەی، ئەمەشیان دیسان وەک بڕینەوەی دەست و قاچی مرۆڤ بە مشار، هەموویان هەر ئەمەلیەتی مادین. ئەم ئەنجامە سەیرە ڕاستەوخۆ لە سەپاندنی یەک تەفسیری مادی بەسەر ئاو مرۆڤ بەرامبەر بە مرد و زیند و هۆشدار پەیدا دەبێت. هیچ لە کابرای مادیش ناسەلمێندرێ لەم ئەنجامە سەیرەی بڕیارە پێشەکیەکەی خۆی هەڵێت بەوەدا بڵێ من کە سۆزی مریشک و پێکاتنی ئاوم گێڕایەوە بۆ تەفسیری مادی. مەبەست ئەوە نەبوو لە دوایدا بڵێم سەربڕینی مریشک و بڕاینی پەرداغە ئاو وەک یەکن، چونکە ئەگەر ئەمەی لێ بسەلمێنین ڕێی پێدەدەین کە فێڵمان لێ بکات. دەبێت لێی داوا بکەین لە سەرەتای هەڵنانی فەلسەفە مادیەکەیدا فەرقی مرد و زیند و هۆشدار بکات، تاکو دواتر لێی بسەلمێنین کە دابڕینی ئاو سەربڕینی مریشک و دەستبڕینی مرۆڤ بە پێی فەلسەفەکەی ئەویش شتی لە یەکتر جودان. دەبێت فەلسەفەکە لە سەرەتاوە ئەوەندە بنگەی لێکدانەوە و تەفسیری تێدا هەبێت کە بایی مامەڵەتکردن لەگەڵ ملیۆنەها شتی لە یەکتر نەچوو بکات، نەک هەرجارەکە هات و کەلێنێکی تێکەوت و شت بەو کەلێنەدا تێپەڕی و بەر تەفسیرەکەی نەکەوت قڕێکی تازەکردی فکری مادی بهێنێت و کەلێنەکەی پێ بکاتەوە و بشڵێ فەرموون سەیری فەلسەفەکەم بکەن چەند ڕاست و تەواوە. ئێمە ئەگەر ئەو پینەچیەتە لە بیر و باوەڕ و فەلسەفەیەکی تریش بسەلمێنین با ئەو فەلسەفەیە جنۆکە پەرست بێت، بەرامبەری دەمکوت و دەستەوستان دەبین، چونکە لە هەموو پەککەوتنێکدا تەکانێکی نوێ دەداتە خۆی و لە قۆرتەکە دەردێت، چ فکری مادی بێت و چه هەر فکرێکی دیکە بێت لە پێشەکیەکانی لە بنگە بنجیەکانیەوە تەواوی و ناتەواویەکەی دەردەکەوێت، نەک فەند و فێڵی بنی پینەچیانەی دوا کاتیەوە. ئەگەر ئەم مەرجەی تەواوی و دروستی لە سەرەتاوە نەکەین بە پێوانەی دۆزینەوەی ڕاستی و دروستی باوەڕان، ناتوانین بە هیچ باوەڕێک بڵێین ناتەواو وەیە هەڵەیە. بە نمونەیەکی سەرپێی دەڵێم بابایەک کە کوتی کێ دەیەوێت 10,000 دیناری بدەمێ دەبێت 10,000 دینارەکەی هەبێ یاخود هەر نەبێ خێرا پەیدای بکە، دەنا ئەویش دەتوانێت بەڵێنەکە بدات و کە پارەکەی لێ داوا کرا بڵێ لێم ڕاوەستن تا بۆتانی پەیدا دەکەم. بێ هەموو نیازێکی تایبەتی بە هەڵە دەرخستنی هیچ یەک لە بیر و باوەڕ و فەلسەفە جوداکانی ئەم جیهانە دەڵێم فەلسەفەی تەسک و دنیای بەرین دوو لایەنی یەکجار پێچەوانەی معادلەی فکرین. ناشکرێ لە قەپێلکی کە لەسەری مرۆڤدا جێیان بۆ بکرێتەوە مەگەر بە زەبری قەمچی و زمان بڕین و بەندیخانە و یا دڵدانەوە و دەمچەورکردن. تۆ دەزانی منیش دەزانم
مطلق و ئەزەل و ئەبەد و نهێنیەکانی سروشت و مادەی زیندوو هۆشدار و دیاردەی خواز واتە ئیرادە و خەسڵەتەکانی تری ڕووەک و گیانلەبەر و مرۆڤ و شتی تریش و پرسیارەکانی نیسبی و فەلەک و ئەسڵی مادە و هەستی شەشەم و حەوتەم و سەدان و هەزاران هەزاری باسی ئەوتۆیی خەیاڵی بێسنوور و وەڕێنەی بەرەڵاو خەونی ڕەها تێیان بڕناکات مەگەر ترسی هێڕبوون و سەرسوڕان و جێژان پەراوێزی دەستکردیان بە دەورەوە هەڵنێت و مەودایان کورت بکاتەوە. ئەگەرنا جیهان و پرسیارەکانی بێسنوورن، نامەحدودن، دیاریشە پێوانی ئەو نامەحدودانە بە عەیاری مەحدود گەپێکی سافیلکانەیە کە بتەوێ بزانی دەریا چەند دەلکە و ئاوی تێدایە دەبێ دەریاکە بچووک بکەیتەوە بۆ دەسەڵاتی دەولکە یا دەبێ دەولکەکەت ئەوەندە زل بێ بۆ پێوانەی دەریا دەست بدات یا واز لە پێوانی دەریا بهێنی ئەوەندەی زانی بێتیشم کەس وازی لە دەریا پێوان نەهێناوە تا ئەوەی بە ئەنگوستیلەی درومانیش ئاوی لێ هەڵێنجابێت. هەموو خاوەنێکی دەولکەی فکری تەسک بە زمان و بە قەڵەم وایان ڕانواندووە کە دەولکەیان بەشی دەریای تریش دەکات. زۆریشیان لەوانەی دوای هەڵەنجانی چەند دەولکەیەک دەڵێن لە پێوانەی دەریاکان بووینەوە. جا ئەگەر دەسەڵاتێکی دنیاییان لە پشتەوە بوو و یا هێزێکی ئایدۆلۆژی دڵخۆشکەرەوە لە ڕاگەیاندنەکانیاندا هەبوو خەڵکێکی زۆریان بەدوا دەکەوێت. بە چاوی خۆشمان دەبینین فەلسەفە مادیەکان بەهەشتێکی سەرئەرزی وەک بەهەشتی دینە ئاسمانیەکان دەکەن بە ڕاکێشەری مەردەم بۆ ناو باوەشی خۆیان کە بەهەشتیش دروست نەبووە بە چاو لێزەقکردنەوە کاری خۆی دەکات. ئەم پێشەکیانە کە وەک وتووێژێکی دەرونی نووسەر و ئاخێوەر لێرەدا من ئەو نووسەر و ئاخێوەرەم خۆ دەنوێن و بەبەریانەوە هەیە گەلێک شریتەی تر بە دەوری خۆیانەوە باوێژن هەمووشیان لە جەغزی ڕەهای فکر و پوچاندنەوەی قالب بەستن و شەختەکردنی فەلسەفەدا گەپرۆکە ببەستن چونکە هەم ڕەهای فکری بێسنوورە هەم قالب بەستنی فەلسەفەکانیش وەک بە چاوی خۆمان دەیان بینین دیاردەیەکی بەرچاو پەرەسەندووە. لە ڕاستیشدا دەمەتەقا هەڵستاندن بە دەوری باسەکانی فکری و فەلسەفیەوە بە هەموو جۆرەکانیەوە نە کۆتایی هێنان هەڵدەگرێ و نە هیچ ئەرکێک و درێژە پێدانیشی لێ خەسارە. تەنانەت بە نیسبەت زۆربەی خوێندەواری نەوباوی کوردەوە کوتانەوەی بیر و ڕای لێرە بە پێشەوە باسکراویش بە تایبەتی ئەوەی ڕەخنەلایەنی یوتۆپیای فەلسەفەی مادی دەگرێت هەر زۆر بەسوودە چونکە بەداخەوە 30 ساڵ پترە خوێندەواری کورد هەرچی فکرێکی دەرەوەی جەغزی ماتریالیزم هەیە لێی حرام کراوە. خوێندەواری کورد هەر ئەوەندە چاوی بە فەلسەفەیەکی جودا لە ماتریالیزم دەکەوێت کە نووسەری ماتریالیست لە نووسینی خۆیدا و بە مەبەستی پتەوکردنی بنەمای فەلسەفەی مادی باز لە فەلسەفەی تر دەکات و بە درۆیان دەخاتەوە و لە باڵ یەکیان هەڵدەوەشێنێت وەک ئەوەی کە ئیماندارێک دێت و باسی زەندیق و کافر و بێ ئیمانان دەکات و سەر لەبەری بیر و باوەڕەکانیان و ئاکارەکانیان و کردارەکانیان بە ئیشی شەیتاندا دەنرێت و دزێوترین وەسفیان بۆ بەکاردەهێنێت. بەڵام لێرەشدا فەرقێکی گەورە هەیە لە نێوان زەلیلبوونی زەندیقایەتی بەدەست ئیماندارەوە لەگەڵ ورد و خاشبوونی فەلسەفەی غەیری مادی لەلایەن فەیلسوفی مادیەوە لەو سنوورەدا کە خوێنەری تازە پێگەیشتووی کورد دەیبینێت و دەیبیێت. ممکنە زەندیقایەتی لە وڵاتی ئیمانداردا باسی لێوە بکرێت وەک کە هەیە بێ ئەوەی بەسەریەوە بندرێت و لێی کەم بکرێتەوە دواتر بە بەڵگەی ئیماندارانە هەوڵی پوچاندنەوەی بدرێت. واش بووە زەندیقی زۆر گەورە کتێبی داناوە و بڵاویش بۆتەوە بگرە هەندێک لەو ڕەخنانەی کە زەندیقایەتی لە وشکە باوەڕی غەیبی گرتووە لەلایەن هەندێک زانای ئیماندارەوە بایەخیشی پێدراوە. بەڵام لەو ماوەی 30 ساڵی دواییدا گەنجی کورد لە مەیدانی فکری فەلسەفی و سیاسیدا
لە تاکە یەک ئاوازی ماتریالیست بەولاوە هیچی تری بەسەر بەخۆیی نەبیستووە. هیچ کەسێکی جورئەتی نەکردووە یەکسەر ڕەخنە لەسەر چاوە و بنەما فکریەکانی ماتریالیست بگرێت و یا بوێرە بە هیچ فەلسفەیەکی دیکەی بگرێ و یا ببڕای ببڕ باسی نەگەیشتنە دی شتە خۆشە چاوەڕوان کراوەکانی بکات و یا ڕۆژێک لە ڕۆژان ژیانی کرێکارێکی وڵاتێکی وەک سوید و دانمارک تەرجیح بدات بەسەر ژیانی کرێکاری رووسیا. خۆلاسە حرامبوونی باسی فەلسفەی غەیری ماتریالیست لە خوێندەواری کورد گەلێک بەو لای حرامبوونی زەندیقایەتی لە نەزەر ئیماندار تێپەڕی کردووە و دەرگای لەسەر داخراوە. هیچ مبالغە لەوەدا نییە کە دەڵێم دیتومە مەلای کورد لە نێو ئاڵلقەی تازە خوێندەواری کووردا نەیوێراوە بە ڕەهایی هەموو باوەڕێکی ئاینی ڕاست و دروست و بێتەویلی ئیسلامەتی باس بکات و یا بە دەنگی دلێرەوە بڵێ بنەما ئابوووریەکانی ئیسلام لە کۆمۆنیزم باشترە. من لەم قسەیەمدا مەبەستم ئەوە نییە داوا بکەم لە خاوەن بیری کۆمۆنیست واز لە باوەڕەکە بهێنێت، نەک هەر ئەمە و بەس ئەوەی بە چاوی مامەڵەت سەیری نووسینەکانی من بکات دەزانەیە کە تا ئێستا نەمگوتووە ئاینە ئاسمانیەکان ڕاستن و وەحی هەبووە و یا خوددا چییە و چۆنە بە کورتی و بە کوردی یەک پیت لە نووکی خامەی منەوە نەچۆتە سەر کاغەز ویستبێتی خەتێک لە نێوان ماددە و غەیب ڕابچێشێت و فەلسفەی مادی بۆ خاتری ئاین و یا هەر جۆرە بیرکردنەوەیەکی میسالی و غەیبی بپوچێنێتەوە. ئەوەی کردومە و نووسیمە دیارخستنی ناڕاستی و کەموکەسری ئەو بۆ چوونە مادیانە بووە کە پێویستیشی کردنەوەی بابەتی نووسین بە ملیدا بڕیوە. مرۆڤ و دەوروبەر، نووسینی مەسعود محەممەد، بەشی یەکەم، ئەڵلقەی سێهەم. من کە لە بەرگی یەکەمی حاجی قادری کۆیی دەوری خوێندنی فەقێیەتیم لە بەیەکەوە بەستنەوەی کوردستانی گەورەدا ڕوون کردەوە، نەمگوت بابەتی خوێندنەکە چەندی ڕاستە و چەندی هەڵەیە. بگرە دوور و نزیکیش بەم لایەنەدا نەچووم، یاخود کەوە کوردێک شانازیم بەو ناو ناوبانگی مەولانا خالید و کەسانی وەگەوەوە کرد، نەمکوت مەزهەبەکەیان ڕاستەوە یا سۆفیەتی باشە. جارێ یەک تاڵی شیرازە و ڕشتەی باوەڕی خۆمم لەبارەی حەقیقەتی ئەو بنەمافکریانەی ماددە و ئاینەوە دەرنەخستووە. وەک کوتم لەوەم پتر نەکردووە کە بە پێی تێبڕکردنی هۆشی خۆم بۆ چوونە سەراوەکانی مادی لەو باسانەی دێنە پێشم بێ کۆمەکردن بخەمە بەر ڕووناکایی ڕەخنا. هەروەهاش ئەو شتە نامادیە کاریگەرانەی کۆمەڵایەتی و مێژویی کە فکری مادی حەزیان لێ ناکات دەیەوێت دەوریان کەم بکاتەوە و یا هەر بەجارێ نەیسەلمێنێ و یا هەر نەبێ بە تەویلیان بۆ بەرحوکمی خۆی بیان دزێتەوە. من تا ڕادەی قەناعەتی خۆم بیان خەمەوە جێگەی ڕەوای خۆیان. جارێکیان لەگەڵ ئاشنایەکی کۆمۆنیستدا لە هەندێ باری تێک هەڵڤژانی فکری مادی و نامادیە و توێژم دەکرد. لە نێوان قساندا کوتم بیرکەرەوەی ماتریالیست چ مانعێکی لەوەدا نییە ئەو حکایەتە بسەلمێنێ کە دەڵێ دەمە و عەسر پشیلەیەک بێچووەکانی خۆی لە دێیەکی بناری شاخێکەوە ڕاگوێز بۆ ئەو بەری دۆڵی دامانە دێیەکە و بە شەو هەرسی بەفر دێیەکەی وێران کرد و خەڵکەکەی کوشت و یا سەگێک لە پڕ کەزی و عاجزی دایی گرت و دوای چەند ڕۆژێک خاوە نەخۆشەویستەکەی مرد. بەڵام هەمان ماتریالیست ناسەلمێنێ پیاوێکی وەک حەلاج بایی پشیلەکە کەرامەتی هەبوو بێت. پێم گوت چۆن بە خۆت ڕەوا دەبینی سەلماندنی کەرامەتی پشیلە و ئینکارکردنی کەرامەتی مرۆڤ بە باوەڕێکی مرۆڤ دۆست و پێشڕە و ڕاست و دروست دانیت؟ لە وەرامدا کوتی پیاوە ئاینیەکان هێندەیان فێڵ لە ئادەمی زاد کردووە و سەریان لێ شێواندووە بۆ تەماعی خۆیانیان چەوساندوونەتەوە، بۆیە ئینکاری کەرامەتیان دەکەین. پێم گوت من ئەو وەرامەت لێ قبوڵ دەکەم بە مەرجێک داوای عیلیمانیەت و گیانی زانستپەرستی و ئینساف و شتیوە واز لێ بهێنیت و دان بەوەدا بنیت کە مرۆڤێکی ئینفعالیت. دەبینی من پێم نەگوت حەلاج ڕاز دەکات
یان ناکات. جارێکی دیکەش لەگەڵ یەکێکی تری کۆمۆنیزم و توێژێکی کورتیلەم بوو بە شێوەی وا بۆتی دەجێڕمەوە. پێشەکیەکی عەرەبیم نووسی بوو لەبارەی دیوانی شاعیرێکی لاهوتی کورد. لەو پێشەکیەدا گوتبووم ئاین شتێک نییە لە جەغزی سوودی کۆمەڵایەتی دەرچوو بێت وەیە لەلایەن کۆمەڵەوە بێبایەخ و بێڕێز بوو بێت. هەر بەدەم ئەو قسانەیشەوە گوتبووم ئایا ئەو فەلسەفە و بیر و باوەڕە پشت لە ئاینانەی دەیانەوێ دەوری دین لە کۆمەڵایەتی و مێژوو کەم بکەنەوە بۆ خۆیان هێندەی ئاین بەردەوام دەبن، دەتوانن هەزاران ساڵ بژین وەک کە ئاین ژیاوە. ئاشنا کۆمۆنیستەکەم پێی کوتم ئەوەی تۆ نووسیوتە لەبارەی تاسیری دین و ڕێز لێگیرانیشەوە ڕەنگە تەواو ڕاست بێت، بەڵام چ فایدە کە پیاوە ئاینیە فێڵبازەکان ئەو تەرزە قسەیە بە زێر دەکڕن و لە هەواوە دێقۆزنەوە. پێم گوتەوە چ سوچی من لەوەدا نییە ڕاستیەکی دەیڵێم فەلسەفەیەک لێی وە تەنگ دێت وەیا خۆی تێدا زەرەرمەند دەبینێت. دەبێ ئەو فەلسەفەیە خۆی بەهاوێتە سەر بارێک کە تێیدا زەرەر لە ڕاستیان نەکات، نەک داوا لە خەڵک بکات ئینکاری ڕاستی بۆ بکەن وەیە درۆیانی بۆ هەڵبەستن. قابلیەتی بەردەوامبوونی باوەڕی ئاینیش پتر لە باوەڕی مادی و فەلسەفی، ئەویش بۆ خۆی ڕاستیە کە دەبێت سەرنجی بیرکەرەوە مادی بێ یا هەرچی دەبێ بۆ دۆزینەوەی سەرچاوەکانی ئەو بەردەوامبوونە ڕابچێشێت. چەند سەیرە ملیۆنەها خەڵک لە خۆوە بە ئەرک و مەسرەفی خۆیان خەریکی بەردەوامکردنی باوەڕێک بن کە بەلای بیرکردنەوەی مادی و عیلمانیەوە فڕی بەسەر ڕاستی و مادە و سوودی خەڵکەوە نییە، کەچی فەلسەفە مادیەکە کە خۆی داناوە بە ئاڵای سوود و خێر و خۆشی گەل ئەگەر پۆلیس و ئەسکەر نەیپارێزن لەوانەیە بە زوویی لە بیران بچێتەوە. من بڵێم و نەڵێم تۆش پێت خۆش بێ یا ناخۆش، دیارە ئاین ئەو بێبنج و بناوانە نییە لە دەرونی خەڵکدا کە معادلە سەراویەکانی فەلسەفەی مادی سەر بە کۆمەڵایەتی بۆی هەڵدەنێن. هەر جارەش کە بیرکەرەوەی مادی بەردەوام بوون و ڕێز لێگیرانی ئاین دەدەنەوە بەو فێڵبازی و چاوبەستۆکنەی پیاوە زۆرزان و ئەوام خەڵەتێنەکانی شەعبەدەباز لە پێناو سوودی دنیای خۆیان لە خەڵکی دەکەن دووڕاستی زۆر گەورە پێشێل دەکەن. یەکەم ڕاستی ئەوەیە ئەگەر ئاین ئەو کەمبایەخ و بێبنجەیە لە دڵاندا کە بە پێی تەفسیراتی فەلسەفەی مادی وەها دەردەچێت، بۆچی مرۆڤی عادەتی بە دوو فڕوفێڵی شێخی نیوە خوێندەوار واز لە ماڵەکەی خۆی دێنێت بۆ خاتری ئەو باوەڕە کەمبایەخ و بێبنچینەیە، بۆچوونی شێخەکە ناتوانێت بە غەیری ئەو شتە کەمبایەخ و بێبنچینەیە داوای ماڵی دنیا و بگرە جانیش لەو خەڵکە بکات. ڕاستی دووەمەوەیە بۆچی فەیلسوفە مادیەکە خۆی بە هەموو بیر و باوەڕە ڕۆشن و مرۆڤ دۆستەکانی خۆیەوە ناتوانێت دەیەکی فێڵبازە درۆزنەکە خەڵک بە دوا خۆیدا ڕاکێشێت ئەگەر پۆلیس و ئەسکەر خەڵکی بۆ نەتۆقێنن. بۆ دەبێ مەرقەدی کابرایەکی مردووی 1000 ساڵە لە دوورایی هەزاران کیلۆمترەوە مرۆڤی بێپارەی بێدەسەڵاتی لاتی ڕوت و قووت بۆ خۆی ڕاکێشێت و بە دەوری پەڕۆپاڵەکەی خۆیدا خولی پێ بدات و هەزاران فرمێسکی لە چاوان هەڵوەرێنێ. هیچ حکوومەت و دەسەڵاتی دنیایی و چاوسوورکردنەوەش لەو کارەدا دەستی نەبوو بێت. چۆن دەشێوەها بە ئاسانی ئەم هێزە زلەی ئاین بە دوو معادلەی قوت و قرتاو بپوچێتەوە کە لە واقعدا نەک ناپوچێتەوە بەڵکو پتریش تاو وەردەگرێ. دەبینی من لەم قسانمدا ناڵێم ئەو باوەڕی یەکێکی پاکستانی بۆ سەر مەرقەدی گەیلانی ڕادەکێشێت ئاخۆ ڕاستە یا چەوتە. من تەنها دیاردەکە بە ڕووی خوێنەردا دەدەمەوە لەگەڵ هەندێک پرسیاری دوودڵانە و گومانکارانە بۆ ئەوەی پەلە نەکات لە بڕیارەکانی و خێرا ڕیشی خۆی تەسلیم بە باوەڕێک نەکات کەوا کورد گوتەنی بە بەڵگە و بێبەڵگە هەموو شتێک بە درۆ دەخاتەوە کە لەگەڵ نیازەکانی
خۆیدا ناگونجێت. لێرەدا نمونەیەکی شەڕەگەڕەکێکی نێوان بیری مادی و ئاینی نیشان دەدەم. تاکو تۆژ وەک من سەرنجت بۆ لایەنی خێراکردنی فەلسەفەی مادی لە سەپاندنی باوەڕ و بەرژەوەندی خۆی بکشێت، هەرچەندە لە ڕاستیدا ئەو بەڵگانەی بەسەریانەوە هەڵدەوەستێت دژی ئەو بنەما و ماکە فکریانە بن کە فەلسەفە خۆی لە بنەڕەتدا لەوانەوە ڕسکاوە. لە ژمارەی 2512 گۆڤاری ڕووزەلی یوسفی ڕۆژی 1976 گوتارێکی دکتۆر فواد زەکەریا لە ژێر ناونیشانی مارکس و ئەفیون الشعوبدا بڵاو کرایەوە. گوتارەکە و بڵاوکردنەوەی ڕووپەڕەیەکی هەرای نێوان فکری چەپ و فکری ڕاستی ئەوسا و ئێستاکەی میسرمان بەڕوودا دەکاتەوە. لە هەمان کاتیشدا نیشانمان دەدا چۆن لە پێناو بەرپەرزدانەوەی هێرش و خۆ لە ڕەخنە پەڕاندنەوەدا ڕاستی یەکجارزل بە نوێژی نیوەڕۆ سەرپۆش دەکرێت. سەیریش لەوەدایە لە هیچ لایەکەوە نیشانەیەک دەرنەکەوتکەوە کەس فەرقی بەو سەرپۆشکردنە کردبێت. وەک دیارە گوتارەکە بەگشت هێرشبەرانی سەر ئەو گۆتە زۆر مەشهورەی مارکس دێتەوە کە دەڵێ ئاین ئەفیونی گەلانە. لە زۆر شوێنی ئاینپەرستی ئەم جیهانەشدا گوتەکە بە گەورەترین گوناهی مارکسایەتی واتە مارکسیزم دانراوە. دکتۆر زەکەریا لە دوا پێشەکیەکی دۆستانە لەگەڵ بیری مارکسدا بە پێی بەرژەوەندێک کە خۆی بۆ بەرەی مارکسیستی ڕەچاو کردووە بە تایبەتی لە نێو موسڵماناندا دەنووسێت: والأبدا أولا بالسياق الذي وردت فيه هذا العبارة ففي كتاب مقدمة للنقد الفلسفة الحق أو القانون عند هيزل، وهي من كتابات ماركس مبكرة، يقول إن العذاب الديني تعبيري عن العذاب الفعلي، وهو في الأوقات ذات الاحتجاج على هذا العذاب الفعلي، فالديني هو الزفرة المخلوق المضطهد، وهو بمصابة القلب في عالم بلا قلب والروح في أوضاع خلتي من الروح، إنه أفيون الشعب. لاحظ إن استعمل كلمة الشعب بصيغة المفرد لا الجمع كما هو الشائع. بەدوا ئەمەدا دکتۆر زەکەریا لەسەر نیازی مارکس لەو گوتێدا دەکاتەوە و زۆری ژیرانە و زانایانە بەرەو بەدەستهێنانی قەناعەتی خوێنەر دەڕوات. هەروەها لە نێوان قساندا دەڵێ مرۆڤی ستەم لێکرا و حەقیەتی بە تەمای ژیانەوەیەکی دنیای دووەم بێت کە تێدا بەحەسێتەوە و دڵی خۆشی دابین بکات بەوەی کە ئەم جیهانە دەبێت دادێکی تێدا هەبێت، هەرچەندە هاتنە دیشی بوەخرێت و بکەوێتە دوای مردن. بەڵام دکتۆر زەکەریا لەگەڵ هەموو زیرەکی و هوشیارەیەکی کە هەیەی ڕەنگە هەر لەبەر ئەو زیرەکی و هوشیاریەش بێت خۆی لەوە بەدەنگ ناهێنێت کەوا دین هەر جێگەی ئومێد و ڕێز لێگرتنی هەژار و ستەم لێکراو نییە، چونکە دەوڵەمەند و دەسەڵاتداریش زۆربەیان بڕوایان بە دین هەیە و گەلێکیشیان بەڕاستی دیندارن و زۆر جارانیش خۆیان لە ستەم دەجێڕنەوە لەبەر تاکە هۆی ڕاگەیاندنی دین و ترسی ئازاری ڕۆژی قیامەت. دکتۆر زەکەریا خۆی لە شتێکی یەکجار گرنگتریش دەدزێتەوە کەوا کەم و زۆر لەگەڵ گوتەی مارکسدا ڕێک ناکەوێت. بەشێکی زۆری گەلان لە کۆن و نوێدا دین پەرست بوون و چ باوەڕیشیان بە زیندوو بوونەوە و قیامەت و بەهشت و جەهەنەم نەبووە. تەنانەت دینی جوولەکە لە سەرەتای پەیدابوونی لە کاتی پێغەمبەر موسادا باسی دواڕۆژی تێدا نەبووە. پاشتر لە زەمانی دانیاڵ ئیشارەت پەیدا بووە بۆ ژیانەوەی مردووان. بەنمونە بڕوانە گوتاری ئەنبیا العهد القدیم لە نووسینی دکتۆر کامل سەعفان ژمارە 103 ساڵی دەیەم گۆڤاری ئەلڕسالەت الئیسلامیە کە لەلایەن وەزارەتی ئەوقافەوە دەردەچێت. عەرەبەکانی پێش پێغەمبەر و زەمانی ئەویش
خواپەرست و حەجکردووش بوون، بەڵام باوەڕیان بە زیندووبوونەوە نەبووە تاکو بەهۆی ئیسلام بوونیانەوە کەوتنە سەر دانهێنان بە قیامەت و بەهەشت و جەهەنەم. خۆلاسە تەمای بەهەشت و ترسی جەهەنەم نەبەتەنها خوتخوتەی دڵی هەزاران بووە، نەجێگای باوەڕی هەموو دینێک بووە. ئەگەر بگەڕێیتەوە بۆ سەردەمی کۆنی میسر دەبینی فرعەونەکان پتر لە هەژاران و هەموو خەڵکی تر بە فکرەی ژیانەوەوە خەریک بوون و هەڕەمی سەیر و سەمەرەیان بۆ ئەو مەبەستە دروست کردووە. هەر چۆنێک بێ ئەم قسانەی لێرەدا کردمن هەرچەند بەنیسبەت بۆ چوونەکەی مارکس زۆریش گرنگ بن، مەبەستی یەکەمی وتووێژەکەم نین. لە گوتارەکەدا لایەنێکی تری گوتار دوای ئەم پێشەکیانە دێتە سەر دەرخستنی ئەو هۆیانەی کە مارکسیان بەرەو دژایەتی دین بردووە. لەوەدا هەوڵجار باسی مارکس و جوولەکایەتی دەکات کە چۆن لێی ناڕازی بووە و لە ئەنجامدا ئەویش وەک سپینۆزا لە جوولەکایەتی دەرچووە. لەم جێگایەدا بە دوا قسەکانی خۆیدا ئەمانە لە مارکسەوە بۆ ناو نووسینەکەی خۆی ڕادەجێزێت کە لە زووێکەوە مارکس بە ناوی المسائلة اليهوديەوە نووسیویەتی لو وجد تنظيم للمستمع يغي شروط الزرولية المساواة وبالتالي يقضي على الإمكانها لا صحبة اليهودية المستحلة، وعندئذ ينقشع الوعي الديني يهودية كما لو كان ضبابة كئيبة بددته المستمع المنعش. هر لنوي ئەمەی خوارەوەش لە المسائلة اليهودية ووردەگرێت. إن المال هو إلا له الغيور الإسرائيل الذي لا يمكن أن يوجد إله القبلة، والحق أن المال يحتي من قدر كل إلهة البشر. دوای ئەمە دکتۆر زەکەریا باسی تەجربەی مارکس لەگەڵ مەسیحیەتدا دەکات و چۆن کەنیشتە ببووە ناوچەی دەسەڵاتی ناڕەوا و ماڵپەرستی و ستەم. خاوەنبیری ڕۆشنیش بە ناچاری دوژمنایەتی دەکرد، هەروەک کەنیشتەش دوژمنی هەموو زانین و بیرێکی ڕووناک بووە. تاکو دەڵێ وعلى ذلك فإن ماركس لم يكون إلا واحدة في سلسلة طويلة من الفكرين الذين أفرزتهم الحضارة الغربية والذين وجدوا إلزاما عليهم أن يهاجموا الدين دفاعا عن حقوق الإنسان. لەم قسانەدا و پێش ئەوانەش خاوەن گوتار پێمان دەڵێت دژایەتی ئەو ڕۆشنبیرانە لەگەڵ دین لەوەوە هاتووە کە تەجربەیان تەنها ڕوبەڕووی دینی ستەمکار و تەماحکار و جەهالەت دۆستی کردوون. دەبێ گوتارەکە بخوێنیتەوە تاکو دواتر دێتە سەر باسی دینی ئیسلام و پێدا هەڵدەڵێ و بەمە دەست بە قسەکانی لەبارەی ئیسلامەوە دەکات. دەڵێت يمكن إذني أن نقول عن تجربة ماركس مع الدين كانت تجربتي مع التراث الديني الرزعي في صميمة تاكو دقاتا أما على أن هناك تجربة الآخر لم يكن من الممكن أن يعرف ماركس لأنها تنتمي إلى التراث الحضاري لم يعرف المعرفة كافية فضلا عن أن معالمها لم تتحد إلا في عصر حق ذلك الذي عاشق فيه ماركس. تلك هي تجربة الدين كقوة تحريرت يستمد منها المستمع الطاقة الروحية التعينة على التصدي الطغيان الاستعمار الأجنبي، وهذا التجربة لم تظهر ملامحها إلا في بلاد العالم الثالث وفي النصف الثاني من القرن ال19، وأن كان تأثيرها لم يتضح بجلاء إلا في القرن ال20. دوای گەلێک لێکۆڵینەوەی دیکە و لە کۆتایی گوتارەکەدا دەڵێ وإن موقف ماركس من الدين كان مرتبطا بعصر معين وثقافة معينة، وأن ماركس لو كان
عايش تلك تزرية شديد التعقيد إلتا عاشقتها مستمعات العالم الثالث في عصرنا الحاضر، لكان من الجائز أن يعدل الأحكام بسيطة المباشرة بحيث يعمل بحسابا للدور التحرري الذي قام بالدين في بعض هذا المستمعات. ئەم گوتارە لەلایەن بەرەی چەپی میسرەوە کرا بە قەڵغانێک بۆ بەرزدانەوەی بەشێکی زۆری ئەو هێرشانەی بە ناوی ئاین دەبرێنە سەر مارکسایەتی یان مارکسیزم. سەیریش لەوەدا بوو کەس نەهات ڕاگەیاندنە ڕاستەقینەکانی ئەم گوتارە لەبەر تیشکی مێژوو زانست و مارکسایەتی خۆشیدا لێک بداتەوە بۆ ئەوەی بە چاکی بزاندرێ ئایا چەندی ڕاستی پێکاوە و چەندیش لە ڕاستی دوورکەوتووەتەوە. جگە لەمەش ئایا گوتەکان بە تایبەتی ئەو چەندێ ڕێی هەرە دوایی لە واقعدا لەسەر مارکسایەتی دەکەنەوە یاخود لە بەریەکی هەڵدەوەشێنن. لە پێشەوە زۆر بە خێرایی ئەوەندە دەڵێن مەسیحایەتی لە سەرەتای پەیدابوونیەوە تاکو ماوەی چەرخێکیش بریتی بوو لە خۆبەختکردن و کوژران و خنکان و خورانی پێڕەوەکان و پاوەندەکانی، چ جای ئەوەی خۆی ستەمکار بوو بێت و یا خزمەتی ستەمکاری کردبێت. مارکسیش ئەم ڕاستیەی زۆر چاک دەزانی، باشتر لە من و لە دکتۆر زەکەریاش ئاگاداری مێژووی هەرەکۆنی جوولەکایەتیش بوو، هی سەردەمی موسا، کە چ خزمایەتی لەگەڵ مێژووی دواتری ئەم ئاین و ڕەگەزا نییە. هەروەها قەناعەتم هەیە مارکس بێئاگا نەبووە لە ئیسلامەتی بە کۆن و نوێیەوە، تەنانەت زۆر نووسینی سەر بە مارکسایەتی ئاینی ئیسلام و پێغەمبەری بە ئازادی خواز لە قەڵەمداوە. ئیتر نە مارکس و نە من و تۆش ئەوە ناسەلمێنین کە ئیسلامەتی هەر لەو کاتەوە کە ئیستعمار بەرەنگاری عالەمی سێهەم بووە بۆتە ئازادی خواز. خۆ ئەوەی ڕاستی بێ لە هەموو مێژووی نوێی ئیسلامەتیدا پیاوی وەک عەلی کوڕی ئەبوو تالب و عومەری کوڕی عەبدولعەزیز مرۆڤ دۆست و دژەستەم و دموکرات و دادپەروەر نەپەیدا بووە نەڕێی پەیدابوونیشیە بووە. مارکس ئەم ڕاستیە ڕووتەی دەزانی، لەوەش بەولاوە لەلایەن بە گشتداچوونەوەی داگیرکەرەوە تۆ بڵێی باس و خواستێکی شەڕی خاسپەرستەکان و سەلاحەددینی ئەیوبی نەبیست بێ. چەندین قارەمانی دیکەی وەک سەلاحەددینیش من ئەمانە هەموو بەلاوە دەنێم و ئەو چەندی ڕێی هەرە دوایی گوتارەکە لە نوختەی پشتگیری کردن لە مارکسایەتی هەڵدەسەنگێنم. وا دەزانم مارکس خەیاڵی بۆ ئەوە نەچووە کەوا ڕۆژێک دێت دۆستەکانی هەر ئەوەندەیان پێدەکرێ بۆ لەسەرکردنەوەی کە بڵێن ئەی مەردم لە مارکس مەگرن وەها بێباکانە لە ئاین دواوە، چونکە کابرایەکی کەمزان بوو ئاگاداری مێژووی کۆن و نوێ نەبوو، هەر هێندەی لە باری ئاینەوە دەزانی کە بە چاو دەیدیت. باوەڕ ناکەم هیچ ناحەزێکی مارکس بە چاوی کراوەوە تا ئەم ڕادەیە پایی مارکس لە پلیکانەی زانایی و فەیلسوفایەتی بهێنێتە خوارەوە، هەر نەبێ لەبەر حورمەتی خۆی نەکا لە نەزەر خەڵک بە مرۆڤێکی نیوە خوێندوو دەرچێت، چونکە کەسی خوێندەوار نییە نەزانێ مارکس چەند شارەزای مێژووی بەرفراوانی گەلان بوو بە هەموو لایەنەکانی ئابووری و کۆمەڵایەتی و ئاینی و زانستی و نازانم چیەوە. مرۆڤ و دەوروبەر، نووسینی مەسعود محەممەد، بەشی یەکەم، ئەڵلقەی چوارەم. ئەوەی من بۆی دەچم لە تەعلیلی هێندێک لەو گوتەوبیر و باوەڕانەی مارکس کەوا لەگەڵ ڕاستە حیسابی زانیاری بێگوماندا ناڕوات، شتێکە هیچ پەیوەندی و خزمایەتی و نزیکایەتی بە نەزانین و نەشارەزاییەوە نییە. باشتریش ئەوەیە بڵێم دوو شتە نەک شتێک. نەشم دیتووە تا ئێستا هیچ نووسینێک و قسەکەرێک باسییان بکات و یا لە دیراسەی مارکس و مارکسایەتیدا حیسابێکیان بۆ بکات. من وا دەزانم مارکس لەبەر تیشکی دوو چرای زۆر گەشوبەتیندا نووسیویەتی. یەکەمیان ئەو ئامانجە سیاسیەی کە دەیەویست پرۆلیتاریای جیهانی لەسەر کۆبکاتەوە. دووەمیان دانانی شوێن پەنجەی بیر و باوەڕی خۆی لە هەموو ئەو باسە گرینگانەی
کە شوێن پەنجەیەکی ئاشکرایی لەمە و پێشی بەسەرەوە بووە. ڕێگەشم نییە لێرەدا بە پێی پێویستی خۆڕوونکردنەوە بە دوا قسەکانی خۆم بکەوم. ئەوەندەی کە وەها یەکجار بە کورتی و خێرایی کوتیشم هەر بۆ ئەوە بوو لە لای خۆمەوە گومانی بێ ئاگایی و نەشارەزایی و نەزانی لەو بلیمەتە بێڕەزایە بتەکێنمەوە. ئەگەر مارکس ئەو بێخەبەرە بووبایە کە لەسەر کردنەوەی دکتۆر زەکەریا بۆمانی باز دەکات، چۆن دەیتوانی لەسەر زەقایی مادەی پشت لە غەیب و ئاین و ڕوبەڕووی جیهانێکی زانست تێگەڕا و توێڵێکی وەها گەورە لە بیرروڕاکانی خۆی ساز بکات کە چینی هەژارانی پێڕاست بکاتەوە تا ئەو ڕادەیەی بەسەر دەوڵەمەند و دەسەڵاتدارانیاندا ڕاکشێنێت، بەر لە هەژارانیش هەموو ڕۆشنبیرانی جیهان بەخۆیەوە خەریک بکات، ئیتر بە دۆستایەتی و شاگردایەتی بێدیا بە دوژمنایەتی. بەڕاستی لێرەدا مەودای قسە یەکجار بەرفراوانە، هەمووشی بە گژڕایەکانی دکتۆر زەکەریادا دێتەوە. من هەر ئەوەندە دەخەمە سەر ئەوانەی تازە گوتمن کە بڵێم ئەگەر مارکس تا ئەو ڕادەیەی دکتۆر زەکەریا دەڵێ پابەندی تەجربەی بەرتەسکی شەخسی خۆی بێت و چەشمەندازی بینین و فەلسەفەی هەر بایی دیمەنی بەرچاو پان و بەرین بێت، ئەوسا نەک هەر لە مەیدانی ئایندا دووچاری چاوبەستکێ بینینی شەخسی دەبوو، بەڵکو لە مەیدانە گرینگەکانی ئابووری و ڕامیاریشدا هەمان چاوبەستەکەی لە خۆی دەکرد. ئیتر دەبوو بڵێین ئەگەر مارکس 50 ساڵێک درەنگتر هاتوایە دنیا، وازی لە بەشی هەرە زۆری شۆڕەژێڕایەتی خۆی دەهێنا، چونکە ئەوسا تەجربەی لەگەڵ پرۆلیتاریایەکی زۆر جودا دەبوو لەوەی لە سەدەی 19هەمدا دیتی کە دەزانین لە 50 ساڵێکدا هەم چینی کرێکار ماوەیەکی درێژی لەوە دەستێنانی مافە خوراوەکانی خۆی بڕی، هەم باوەڕی گشتی تێگڕای کۆمەڵایەتی بەرامبەر مەفهومی داد و ستەم و چاکە و خراپە لە هەموو مەیدانێکەوە بەرەو پێشەوە گۆڕا. بەو پێیە دەبوو مارکس تیۆری خەباتی چینایەتی وەها دەست لێ بدات و تەعدیلی تێدا بکات کە ببێتەوە بەرنامەیەکی ئیسلاحی و ئەو ئەزەلیەت و ئەبەدیەتەی کە بۆ فەلسەفەکەی دیاری کراوە و پێڕەوەکانی ئێستا بۆی گەرمتر و بە هەڵپەترن لە 100 ساڵ پێشیمڕۆ، هەمووی بسڕابایەوە شتێکی تری لە جێگەدا پەیدا بووبایە زۆر جودا بێ لەوەی هەیە. هەرچەند من تا ڕادەیەک بڕوا دەکەم کە تەجربەی شەخسی بە تێگڕایی لە پێکێنانی باوەڕی بنجی و گشتی تەئسیری خۆی دەکات، بەڵام دوو تێبینیم لەوەدا هەیە بەنسبەت مارکسەوە. یەکەم، نەفسی مارکس لەوانەیە کە تەجربەی شەخسی سەرنەرم دەکەن بۆ پرۆگرامێک کە خۆیان حەزی لێ دەکەن، ڕێم نییە بە دوای ئیسپاتی قسەکەم بکەوم. دووهەم، ئەگەر دەقی قسەکانی دکتۆر زەکەریا بسەلمێنن لەوەی تەعلیلی هەڵوەستی مارکسی لە ئاست ئایندا پێکرد، هەر ئەو ڕێگەیەمان لە پێشدا دەبێت کە هەمان پێوانە و کێشانە بۆ سەر لەبەری مارکسایەتی بەکاربهێنیت و سیفەتی ئیلمانیەت لە فەلسەفەکە داڕنین و پێی بڵێین ئەمە گڕووگاڵی بابایەکی ڕقەستاوی کەمزانە. لەگەڵ ئەمەشدا دەبێ هەردان بەوەدا بهێندرێت کە گوتارەکەی دکتۆر زەکەریا لە کات و جێگە و هەڵکەوتنی خۆیدا زۆر بەتەسیر بوو، چونکە بەرەی چەپ و بەرەی ڕاست بە ڕواڵەتی دۆستانەی گوتارەکە بۆ مارکسایەتی تێخیچان و هەر ئەوەندەیان لێ خوێندەوە کە بە پێی بۆچوون و شیرکردنەوەی خاوەنەکەی تۆهمەی ناڕەوای لە مارکس و مارکسایەتی تەکاندووە و پاکانەیەکی دڵدەرەوەی لای موسڵمانەکان بۆ کردووە. هەڵبەت ئەم تەرزە پەڕاندنەوە و پاکانەیە بە مەفهومی تاکتیک تا بڵێ کارێکی سەرکەوتووە، چونکە ئەوانەی لە کێشەی سیاسەتدا خەریکی زۆران بازین پتر پەککەوتەی تاکتیکن. بیر و باوەڕە فەلسەفیەکان نە هەموو ڕۆژێک لە شەڕەکەدا بە بیر و باوەڕی دیکە دەگیرێت، نە کەسیش ئامادەیە بیر و باوەڕی خۆی بخاتە تاقیکردنەوە و ئەزموونەوە. خۆ ئەگەر هەموو ڕۆژێ دەعیبیشی لێ بە دیارکەوێت، بایی تۆسقاڵێک کار ناکاتە سەرپایە و حورمەت و پیرۆزی باوەڕەکە لای پەیڕەوەکانی. بە پێچەوانەوە ئەوەی من بیزانم پێڕەوە دڵگەرمەکانی
باوەڕی سیاسی بە تایبەتی مارکسایەتی پتر پشگیری لەلایەنە بێهێزەکان و مەیلە و سواوەکانی نەزەریەکە دەکەن، پتریش هەڵمەت دەبەنە سەر لایەنە بەهێزەکان و ڕاست و دروستەکانی ئەو شتەی لەگەڵی بەشەڕ دێن. هەر لەم کولانەوە بە چاوی خۆمان دیتمان لەو کاتانەی پێڕەوەکانی مارکس لە کوردستان دەسەڵاتێکیان گرتە دەست، خەریکی ئابڕووبردن و ڕسواکردنی ئەو کەسانە بوون کە لە مەیدانی نیشتمان پەروەریدا ناو و ناوبانگێکیان هەبوو. بە سەراحەتیش دەیانکوت ئێمە بۆیە وا دەکەین چونکە ئەمانە جێی باوەڕی خەڵکن، ئەیبی بەرچاویان تێدا نییە. خەتەری ئەوان لە دوژمنەکانی دیکە پترا کە هیچ هێزێکی کۆمەڵایەتی و سیاسیان بەدواوە نییە و عیب و عاریشیان دیارە. بەڵێ دەزانم سیاسەت مامەڵەت لەگەڵ ئاپۆرەی خەڵکدا دەکات و زۆربەی گەلیش بە نەخوێند و ڕۆشنبیریەوە بە ڕواڵەت پەرستن. بەڵام من کە هیچ جووتم لە زەوی سیاسەتدا نەگەڕێ، بۆچی جڵەوی هۆشی خۆم بدەمە دەست مرۆڤی ڕواڵەت پەرستی نیاز لە خۆگرت و لە پشت چاویلکەی ئەوەوە سەیری جیهان بکەم؟ بۆچی فێڵ لە خوێنەری کوردی لێ قەوما بکەم بەوەدا کە پەردە درۆزنەکەی سەر ڕووی قسان و بیر و ڕایانی لێ بکەم بە حەقیقەتی ئەو شتەی لە ژێریدا شاردراوەتەوە؟ چاوبەستکەی فێڵبازان بگرە هەر لە شەعبەدە باز و جادوو تا دەگاتە شێخی درۆزن، تا دەگاتە پیاوی قسەلووس و خەڵەتێن، تا دەگاتە مرۆڤی سیاسی جەربەزا، تا دەگاتە خاوەن بیر و باوەڕی فەلسەفی خلیسکێنەر، هەمووی لەبەر ڕواڵەت پەرستی و سەراوبینی خەڵکەکە بە ئامانج دەگات. فێڵبازیش لە نێواندا نەبێ، هەر دەبێ ئەوەندە ڕێزا لە هۆش و گۆش و مرۆڤایەتیمان بنێن، هەڵەی هەڵوەست و گوتە و بیر و باوەڕ و فەلسەفان باز لێ بکەین و پێی ڕازی نەبین. زانست هاتوو ڕازی نەبوو بە ڕواڵەتەشین و بەرین و بەرزەکەی ئاسمان و ئەنگوستی لە چاوی هەموو ڕواڵەت پەرستان نا بەوەدا کە بۆشایەتی و هیچایەتی و نەبوونایەتی ئاسمانی بەرچاوانی بە ئیسپات گەیاند و بەناو ئەو هیچەشدا ڕۆیی بۆ ئەو ئەستێرانەی کە لە ڕواڵەتدا کەسیان پێناگات. جا من و تۆش بۆ دەبێت کۆمە بکەین لە دەرخستنی ناڕاستی ئەو ڕایەی کە دەڵێ دین هەر دڵخۆشکەرەوەی هەژار بووە وەیا هەر بە ئومێدی بەهەشتێکی مەوهوم خوا پەرستراوە. ئەو کەسانەی کە ڕێزیشیان لەو ڕایە نادروستە ناوە بۆ دەبێت زەندەقیان بچێ لە بازکردنی نادروستیەکە؟ بۆچی خۆیان پێش من و تۆ ڕاستی مەسەلەکە نەخەنە ڕوو؟ دکتۆر زەکەریایەک ژیرانە و هۆشیارانە چاوبەستەکەی فکریمان لێ دەکات و ئێمەش بە چاوی کراوە و بێ خواستنەوەی چاویلکەی ئەم و فەندەکە دەدۆزینەوە. بۆ دەبێ زرا و ڕژاو بین لە دەستنیشانکردنی ڕاستی کێشەکەدا؟ ئەوانەی کە سوودی بیر و باوەڕیشیان لە بەسەردا تێپەڕینی چاوبەستکەیەکەدا دەبینن بۆ نایەنە سەر باوەڕێک پەکی لەسەر چاوبەستەکێ و زیندە بە گۆڕکردنی ڕاستی نەکەوت بێ. چەندە سەیرە لە چوارەیەکی دوایی سەدەی بیستەمدا مرۆڤی خۆ بە عالەمزانیوە و داواکاری داد و ڕاستی بە گوتنەوەی ڕاستیەکی بچوو قەڵس بێت و پارێزگاری ڕووپۆشی درۆزنی سەرڕووی ڕاستی بکات. بەداخەوە ژیانی جیل لە دوای جیلی میلەتەکەمان بەسەر دەچێت و بەرەیەکی گەورە لە ڕۆشنبیرەکانمان هەر سوورن لەسەر ئەو باوەڕانەی بلۆفیان بۆ هەموو چاوێکی مەیلە و کزیش دەرکردووە. ئەوەی لە دڵدا ڕەخنە و توانجێکشی لەو باوەڕە نادروستانە هەیە ناوێرێ ورتەی لەبەرەوە بێت، ورتەش بکات جورەتی ئەوەی نییە بەنووسینی دوو دێڕان لەبارەی هەڵەبوونی ئەو باوەڕە نادروستانەوە بەهاوێتە بەر ڕووناکایی. 100 جاری دیکەش بەداخەوە دەڵێم ڕۆشنبیری سەربەلایەنی چەپی کورد پتر لە هی هەموو جیهان قولابی پەنجەکانی خۆی لە دروشم و دەقە نەزەریەکانی بەر لە 100 ساڵ گیر کردووە و چەمبۆڵەی لێشل ناکاتەوە، وەک بڵێ بەسەر سووری ماهی هەزاری بە هەزارەوە دەستی لە پنچکێک قەیم کردووە، هەر لێی بتراسێ هەپرون بە هەپرون دەبێت. ملکەچی و فەرمان بەرداری ڕۆشنبیری چەپی کورد بۆ دەقە
بەرەو پاشبووەکانی کۆنیینەی چەپ هەموو ئەو شەقڵە دەروێشانە و ترسنۆکانەی پێوەیە کە بە ناچاری و بەپێی بڕیاری سروشت سەر لەبەری ڕووپەڕەکانی ژیان و بوونی میلەتی بێدەسەڵاتی دواکەوتووی لاساییکەرەوەی هیزنەداری بێپشتیوانی پارچەکراوی وەک میلەتی کورد زەق زەق لە چاوان دەچەقێت. کۆمونیستی کورد شەرعیەتی بزوتنەوەی خۆی لەو دەقە کۆنانە وەردەگرێت کە ژمارەیەکی زۆر لە پارتیە کۆمونیستەکانی جیهان ئەوەندەیان لێ تێپەڕیون. ڕیسوانەکردن و نەپوچانەوەی ئەو دەقانە بە بەڵگەی دواکەوتن و کۆنەپەرستی دادەنرێن. گومانت نەبێت لەوەدا کۆمونیستی کورد کاتێک دەبێت پارتی کۆمونیستی فەڕەنسا و یا ئیسپانیا بەگژ یەکێک لە بڕیارەکانی پارتی بڵشەڤیکی ڕووسیا دادێنەوە هەموو دەماری لەشی کشت دەبێت مووی سەری ڕاز ڕادەوەستێ و دنیای لێوە تەنگ دێت. هەردەڵێ کونتێبوونی ئەو زیندانە فکریەی خۆی تێدا مەڵازداوە ڕیسی مرۆڤایەتی و پرۆلیتاریا و پێشکەوتن و ئازادی دەکاتەوە خوری. بێگومان تێگڕای کورد لە میلەتێکی تری دراوسێ خۆی پاشکەوتوترە، بەڵام دیسانەوە بێگومان کۆمونیستێکی کورد لە چاو یەکێکی میلەتێکی تر یەکجار پاشکەوتوترە لە پاشکەوتووی تاکێکی تری کورد. نەک هەر ئەوەندە بەڵکو هەتا کۆمونیستە کوردەکە پتر لە کۆمونیستایەتی تێ هەڵدەکشێت و پایی لە نێوان بزوتنەوەی کۆمونیستی جیهاندا بەرزتر دەبێت، کەمتر دەوێرێ ناوی کورد بهێنێت و باشتر لەسەر میلەتێکی تر دەکاتەوە. بێ ئەوەی ناو بهێنم دەڵم بەرپرسێکی زیێدە گەورەی بزوتنەوەی کۆمونیست لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کوردە و بارەها لێ بیستراوە کە کوردایەتیەکەی لێ بۆتە بار. خۆ ئەگەر واژ نەڵێت و هیچ دەنگی لەبەرەوە دەرنەیەت ئەم ڕاستیەی هەر لێ بە دیار دەدات، چونکە ڕۆژێک لە ڕۆژان لێی نەبیسترا لەسەر کورد بکاتەوە. بەڵام میلەتی ڕەش و سپی و سوور و زەردی ڕووی زەمین نەماوە ئەم کۆمونیستە کووردە شیوەنی بۆ نەکات و داوای مافەکانیان نەکات. ئەم خۆ بە متتەهەمزانینەی کۆمونیستێکی کورد لە داواکردنی مافی نەتەوایەتی کورد بە جۆرێکی سربەخۆ بە تەواوی لە کوردە قەومیەکەش دەردەکەوێتەوە بەوەدا کە ئەو پتر لە قەومێکی عەرەب و یا فارس و یا تورک خۆی لە تۆهمەی شۆڤێنیەتی دەپارێزێ، لە حاڵێکدا کوردی بێدەسەڵات ئەوەندە نەدار و کەمهێزە ناتوانێت بە درۆژ شۆڤێنی بێت وەک کە بەرخ و کار هەرگیز ناتوانن هەڕەشەی گۆشتخۆری و دڕندەیی بکەن. سەیری پەژارەی کورد لە چپلەیەکی مرۆڤ تۆقێندایە کە هەستی خۆ بە کەمگرتنی هەزاران ساڵەی ژێردەستی و نۆکەرایەتی وا لە شۆڕش ژێڕەکەی دەکات، ترسی گلەمەندی ئاغا کۆنەکانی و هاوڕێ تازەکانی سواری وەهم و خەیاڵی ببێت و بە تڤلەخۆکردن و جنێو بە کورد و کوردستاندان تۆهمەی ڕەگەزپەرستی لە خۆی بتەکێنێت، لە حاڵێکدا دەبوو بە پێچەوانەوە ئەو ئاغا کۆنانە عوزر بۆ کوردەکە بهێننەوە حورمەتی ڕەگەزی کورد بگرن. هاوڕێ تازەکانیش بەو لاواندنەوە و دڵڕاگرتنەی میلەتی ئیمڕۆکەی کورد نەختێک لە ڕەشایی مەغدووریەتی کورد بە درێژایی ئەزەل بسڕنەوە. هەموو ئەو خۆشکاندنەوانەی لە ڕاپەڕینی 1948ەوە تاکو دوای شۆڕشی 1950 و ساڵانی دوای 11 ئەیلولی 1961 و هەتا ئێستاکەش کە بەرەی چەپی کورد لەسەر حیسابی ئابووری قەومایەتی میلەتی کورد کردووەتی و دەیکات، ڕاستەوخۆ لە هەستەپەستەکەی ژێردەستی و نۆکەری و بێفامی و بێژیانی و بێسامانی و دەربەدەری پارچەکراوی و دەردەکوشندەکانی تری کوردەوە دەپەڕنەوە بۆ سەر زار و قەڵەمی بەشی زۆری ڕۆشنبیری چەپی بەو جۆرە کە لە بەرەی چەپ هیچ میلەتێکی تردا شەبەنگیشی نییە. ڕۆشنبیری بەرەی چەپی ئەو میلەتانەی کە مەسەلەی کوردایەتی تێیاندا بووە بە کێشەی بە دەگمەنێکی یەکجار کەم نەبێ، هەردانیش بە مافی نەتەوایەتی کووردا ناهێنن، چجای ئەوەی عوزری سیستەمی لێرە پێشەوەی کە لە کوردیان کردووە بکەن بە دڵخۆشکەرەوەی کورد با بە درۆژ بێ. ئێمە دەبێ دەمە بەشکە بمانگرێ کە ببینین توودەی ئێران دان بەبوونی کووردا دەهێنن، دان پێداهێنانێک کە ڕەنگە داگیرکەری ئیستیعمار لە کوردی
چاو نەبوو بێت چونکە هیچی تێ نەچووە و پێوەی ماندوو نەبووە و چ فەرقی نەبووە لەگەڵدان پێداهێنان بە مافی تورک و فارس و نازانم چێ. ئالێرەشدا سەر لە نوێ بەرەی چەپ پەستی و بێدەسەڵاتی میلەتی کوردی لێ دیار دەدات بەوەدا کە ئەگەر ئیستیعمار مافی میلەتێکی غەیری کوردی سەلمان چەپڕەویەکەی کورد دەڵێ خەباتی گەلان ئیستیعماری ناچار کرد مافەکە بسەلمێنێت، بەڵام ئەگەر ئیستیعمار بەڕاست یا بەدرۆ باسێکی مافی کوردی کرد خێرا بە خێرا بەرەی چەپی کورد بە دەمی دادێتەوە و خراپی لێدەدەنەوە و هەردەڵەی کورد سنووری حیا و ئەدەب دەبەزێنێ ئەگەر وەک میلەتێکی تر باسی کرا. بگەڕێەوە بۆ مێژووی 30 ساڵی ڕابردوو دەبینی ئەم شکاندنەوەی ڕەگەزی کورد لەلایەن بەرەی چەپی کوردەوە دیمەنێکی هەمیشەیی و بە بەرینایی کوردستانە. لە نامیلکە زۆر تاوانبارەکەی کورد ئومەد نییە تا نەشیدی ئێمە گورگین نەتەوەی گورگین تا مەعاریفی قلیاسان تا هەڵکەندنەوەی قەبری عەلی کوردی تا بڵێ کوردم هەتا سەرت ببڕم تا دەگاتە شکاندنەوەی شێخ لەتیفی شێخ مەحموود لە کاتی سەردانی وەفدێکی عێراق لە خڕۆشچیف لەلایەن شعوبێکی کوردەوە لەوەدا کە شێخ لەتیف باسی میلەتی کوردی هێنا بۆ ناو قسانەوە تا دەگاتە خۆشامەدیکردن لە فڕۆکەی مێگی ڕووسی لەلایەن چەپیەکانەوە کە دەهات لە سەردەمی عەبدولکەریم قاسمدا بۆردومانی کوردستانی دەکرد تا بەرهەڵەستیکردنی بێوچانی کۆمونیستەکانی کورد لە پێکهێنانی دامەزراوە دیموکراتە کوردستانیەکان هەر لە سەرەتای بەرپابوونی شۆڕشی چواردەی تەمووزەوە تا چەندین تێک هەڵقژانی چەپەکان لەگەڵ ئەوانەی بە خۆیان دەکوت قەومی لەسەر داواکردنی مافەکانی سەر بە قەومایەتی کورد. ئەمانە و هەرچی وەک ئەمانە هەیە لە هەڵوەستی چەپی کورد لە ناوە و دەرەوەی عێراق هەمووی زادەی دایک و باوکێکی ئیعتبارین. یەک خۆ بەکەمزانین لە ئاکامی تێشکانی چەندین هەزار ساڵەی میلەتی کورد. دوو خۆدانە پاڵ بزوتنەوەیەک کە یەکەم هۆی شانازی لە کوردایەتیدا نابینێت بەڵکو لە ئومیەدا دەیبینێت با ئەو بزوتنەوەیەش هەر ببڕایدانی بە کوردایەتیدا نەهێنابێت. بەڕاستی دەشێ ئەمدان پێداهێنانەش هۆیەکی بنجی بێت لە کەسبوونەوەی هەستی شانازیکردن بە نەژادی کورد لای کۆمونیستی کورد بەوەدا کە ئەو لە پێشەوە خۆی بە ئومیەوە لکاند و کردی بە کێشانە و پێوانەی چاکە و خراپەی شتان. ئومیەش مەرحەبای لە کوردایەتی نەکرد، یەکسەر کوردایەتیەکە لەبەر چاوی کۆمونیستەکە دەپوچێتەوە و لە سەبەبە هەرە گەورەکانی شانازی پێوەکردن بەتاڵ دەبێت. هەر ئەم ڕاستیەیە وا دەکات کۆمونیستی کورد شانازی بە بزوتنەوەی پرۆلیتاریای هەموو جیهانی دەرەوەی کوردستان بکات وەک ئەوەی کە بەرهەمی بزوتنەوەکە ڕاستە و خۆ بڕژێتە ئەمباری ماڵی خۆی و یا باوک و برای خۆی ڕابەری بزوتنەوەکە بن. تاریکترین ڕووپەڕەی ئەم هەستە پەستەی کورد بە کەمزانینی مێژوو کرد کە بەم دواییە لە بەرەی چەپی کوردی بە دیاردا دابێت ئەوە بوو کە لە ژمارەی 42 تشرینی دووەمی ساڵی 1976 گۆباری ڕۆژی کوردستان لەژێر عینوانی سەرکۆتەڵەکەی ماوە پێمانی بەهاڕن بە ناوی دنیا دیدەوە بڵاوکرایەوە. کەم وەها ڕێک دەکەوێت دەست و قەڵەمی مرۆڤ تا ئەو ڕادەیە بە ئازادی و بە ورشەی لە خۆبایی بوونەوە ئابڕووی خەڵک بتەکێنێت. بابایەکی وەک من هەرچەندە لە گۆشەی لاتەریکی خۆمەوە تێکەڵ بە چەند و چوونی سیاسەتی ناوە و دەرەوەش نەبم، ئەوەندەم پەیوەندی بە دنیا واردەمێنێت کە فەرقی دەمی تیغ لەگەڵ نەرمایی چەپکە گوڵ بکەم. وابزانم هیچ کوردێکی خاوەندڵ و دەرونیش نییە وەک من هەستی ئەو دەمەتیغەی نەکردبێت دەگماڵی بێدەسەڵاتی و ئیفلاسی معنەوی بڕمێت چ گاڵتەیەک بە کەرامەتی مرۆڤ دەکەن. تۆ سەیری لە نێوان چەند هەزار میلیۆن ئادەمیزادی دوور و نزیک و بێتەرەف و دوژمندا هەر نووسەری کورد ڕێ بە خۆی بدات چەنگاڵ لە شڕە سەرپۆشی سەرحەیا و شەرم و ڕووەتی بەشێکی میلەتەکەی خۆی ئەو بەشە چی دەبێ با ببێ گیر بکات و زڕاوزڕ دای بدڕێت.
تاکە یەک نووسەری عەرەبی عێراق شتێکی وەها بێحورمەتی لەو قوتابیانە نەگرت. نەخێر، هەر هیچی بێحورمەتی پێ نەکوتن. نەک هەر ئەوەندە و بەس ئەوەی خەڵک دەیبیێتەوە لە ڕەفتاری حکوومەتی عێراق بەرامبەر قوتابی کورد شتێکی زۆر جودایە لە بێحورمەتی بەوەدا کە هەمیشە خەریکە بیانگێڕێتەوە بۆ خاک و مەفتەنی خۆیان. خاوەنی ئەو نووسینە بێحورمەتە زۆر چاک دەزانێت قوتابی کورد وەک پورە هەنگی هەنجوین لێگیراو کە هەنگەکانی پەرتوو بڵاو و بێدەرەتان بێرە و بەوێدا پەلەفڕە دەکەن، ئەوانیش لەسەر شێوازێکی بێسەر و بندا پەلەکوتەی خۆگرتنەوەیانە، خۆشیان پێ ناژیرێتەوە. با من قسەی خۆم ڕابگرم تاکو و بەشێکی دەقی ئەو گوتارە لێرەدا تۆمار بکەم. ئەم بەشەی قسە هەرە نازدارەکانی تێدایە. مرۆڤ و دەوروبەر، نووسینی مەسعود محەممەد، بەشی یەکەم، ئەڵقەی پێنجەم. با من قسەی خۆم ڕابگرم تاکو بەشێکی دەقی ئەو گوتارە لێرەدا تۆمار بکەم. ئەو بەشەی قسەی هەرە نازدارەکانی تێدایە. گوتارەکە نەختێک بە زۆرزانی قسەی پەندامێزی تێکەڵ بە زەهری کوشەندەکەی کردووە بۆ ئەوەی کوردگوتنی لە ڕوودا نەمێنێت، بەڵام چ عوزران دروست ناکات و هەر دەمێنێتەوە، وەک نمونەی شەرمهێنەوە و بە خۆداشکێنەوەی مرۆڤی خاوەندڵ و دەروون. فەرم و بخوێنەوە. ئێمە داخ بۆ ئەم جۆرە مرۆڤانە ناخۆین، چونکە ئامادەین شوێنی هەموو عیوێکی دوژمن بکەون، بەڵام داخی ئەو لاوە خوێندەوارانە دەخۆین کە لە بینی بەرلینی ڕۆژاوا و فرانکفۆرتدا سەریان لێشێواوە. دەترسین وەکو سەگەکەی بینی لەیلان و تەپەلویان لێبێت. لەم قسەیەدا هیچ نیازی ڕوشکێنی کەس نییە، بەڵام لە کوردەواریدا گەلێک قسەی نەستەقیوا هەن کە هەر یەکە 100 عەقڵی لێ وەردەگرین. لەیلان و تەپەلو دوو دێ نزیکی شاری کەرکووک. سەگێک دەبێت بۆ دەنگی دەهۆڵ و زوڕنا زۆر گوێی سووک دەبێت. دەزانێت دەهۆڵ و زوڕنا مانای شاییە، شاییش خواردەمەنی چەوری تێدایە. لە هەر یەکە لەم دێیانە دەنگی دەهۆڵ دەبیسێت خۆی بۆ بەرئەدات. دوو چاوەشی قۆشمە و بلیمەت هەر یەکە لە ماڵێکی ئەم دوو دێیە خۆیان دەشارنەوە. کە سەگەکە لە تەپەلو دەبێت چاوەشی لەیلان زرمە لە دەهۆڵ هەڵدەستێنێت. سەگەکە وا دەزانێت شایی لە لەیلانە و تاو ئەدات بۆ ئەوێ تا ئەگاتە لەیلان. ئەم بێ دەنگ دەبێت و چاوەشی تەپەلو لە دەهۆڵ ئەدات. سەگەکە بە تاو دەگەڕێتەوە بۆ تەپەلو. سەگەکە ئەوەندە دەبەن و دەهێنن دەیپڕوکێنن. ئەم قسە بێحورمەتانە کەوا هیچ دوو دڵی و زمانگرتن و لێکەمکردنەوەی تێدا ڕەچاو نەکراوە، تا ئەو ڕادەیەی دەتوانم بڵم بە دڵخۆشی و هەستی حەسانەوەشەوە دەربڕاون لەلایەن دوشمنێکەوە لە کورد نەگیراون. تەنانەت دەسەڵاتدارەکانی بەرلین و فرانکفۆرتیش شتی وەها سووکیان بەو قوتابیە کوردانە نەگوتووە کە سەر بەو وڵاتەن بەلای خاوەنی گوتارەکەوە بە بەهەشتی سەرزەمین ناسراوە. بێگومان چ کوردێکیش بە دڵیدا نایەت ئەو تەرزە سوکایەتیە بداتە پاڵ قوتابی میلەتێکی دیکە. خۆ خاوەن گوتار لەبەر پاکانەی خۆی لە توهمەی ڕەگەزپەرستی هەر نزیکی شتی وەها بڤە نابێتەوە. ئێمە کە هەر خەریک ببین گوێ بگرینە دەهۆڵی لەیلان و تەپەلو، با ئەوەندەش بەبیری خاوەن گوتار و سەرپەرشتیکەرانی ڕۆژی کوردستان بهێنمەوە کە نوقسانیەکی زۆر گەورە لەو وێنە ناحەزەدا هەیە کە قوتابی کوردی ئەوروپا بوون بە سەگی نێوان لەیلان و تەپەلو. بۆچی ئەوەش نەگوترێکەوە لە وڵاتە سۆشیالیستەکانیش دەهۆڵ و زوڕنایەک لە کۆنەوە بۆ قوتابی کورد دەگوترێ. بەو پێیە ئەوەی بۆ کوردەکە نراوەتە شتێکەوە وەک سێڕسکانە. لێشم بسەلمێنن کە دەڵێم لەم قسەیەدا هیچ بەنیازی ڕوشکێنی کەس نیم. وا دەزانم قوتابیەکانمان بدرێنە دەست دوشمنەکانیان دوو قازانجی مناسب دەستگیر دەبێت. یەکەمیان ئەوەیە قوتابیەکان بە دەست دوژمنەوە پتر دەحەسێنەوە لەوەی دەست و زمانی مرۆڤی وەک خاوەن گوتارەکە پێیان دەکات. دووەمیان ئەوەیە هەر نەبێ کە فوکڵی
دڵڕق هەڵگرتووەکەی کوردێک دژی ئەو لێ قەوماوانە بۆ بەرچاوی دۆست و دوژمن سەر ناکات. بایی بادانەوەی سبەی ڕۆژیش مەیدانی سیاسەتگۆڕی بۆ خاوەن گوتار بە هەموارتری و بێکۆسبتر دەمێنێتەوە. وەک دەشزانین زۆر جاران مەیدانگۆڕیمان لێ دیتووە، تەنانەت بەشێک لەوانەی ناوناوە پەنای بردوونەتە بەرێ لەو ناپاکانە بوون شوێن هەموو عیوێک دەکەون، لەعنەتیان لێبێت. خوێنەر دەبینێ هەڵسوور و داسوورمان بە دەوری فکرەوە چەند بە ئاسانی ڕوبەڕووی هەڵوەست و ڕوودا و واقیعمان دەکات. هەردەڵێی بزوتنەوەی نوقتەیە خەت دروست دەکات و خەتەکەش وێنەی ئاڵقە و سێسووچ و چوارگۆشە و شکڵەکانی تری ئەندازە دەچێشێ و بەدوا ئەویشدا بارست پەیدا دەکات. ئەوەی ڕاستیش بێ مناقەشەی فکر کە هەر لە جەغزی فکری ڕوودا بمێنێتەوە سوودێکی چەندانی نابێت. ئێمە دەبێ فکر بەناو هەڵکەوت و ڕوودا و هەڵوەستا بجێڕین بۆ ئەوەی یەکتر یەکاڵا بکەینەوە، ئیتر یا فکرەکە ڕاز دەردەچێت و چەوتی شتە مادیەکان دەردەخات، یا بە پێچەوانەوە شتە مادیە ڕەقوزەقەکان پوچەڵی فکرەکە بە ئیسبات دەگەێنن. دیاریشە مەبەست لە چەوتی شتی مادی نەبوونی شتەکە نییە، چونکە شتی چەوت وجودی هەیە بەڵام دەشێ بگوترێ دروست نییە، ڕاستگۆ نییە، بەرژەوەندی تێدا نییە، مرۆڤانە نییە، لەگەڵ زۆربەی گەلدا نییە یان پاک نییە و هەتا دوایی هەرچی فکرەکەیە لەوانەیە سەرڕای ئەو هەموو عیبانەی لە مادەدا هەبووە ئەیبێکی تری زێدە گەورەشی تێدا بێ، ئەویش دەرنەچوونی ڕاگەیاندنەکان و بەڵێنەکان و ئومێدەکانیەتی. فکر کە بنگەکان و پێشەکیەکانی مەوهوم و یا درۆزن بوون دەبێتە برای نامەوجود. بە هەمەحاڵ دابڕینی فکر لە واقع کەڵک لە فکرەکە دەبڕێ و وای لێ دەکات چێتە ڕیزی دامە و شەترەنج کە زانین و نەزانینی لە سنووری خۆیدا دەمێنێتەوە و هیچ شتان بە ئیسپات ناگەیەنێت و هیچ تاریکیان ڕوون ناکاتەوە و هیچ درۆیان لە کەسبی ناکاتەوە، هەر هیچ ناکات. بێگومان ئەم نیازەی ئەزموونی واقع و هەبوونی مادیە وام لێ دەکات بە دوا ساختکردنەوەی ئاکامەکانی ئەو بۆچوونەی بە یەکدیگرتنی دیوانی نالی و حاجی بکەوم تا بزانین ئایا ڕاستە لە معادلەی سروشت لەگەڵ مرۆڤدا مرۆڤ لایەنە کارتێکراوەکەیە و سروشتیش کاریگەرە، ئایا دەور و بەر و مادە ئاغایە مرۆڤەکەش نۆکەر. دەزانم هەندێ ئەدیب کە حەز لە تەحلیلی مادی دەکەن لەوانن پەسەندی ئەو بە یەکدیگرتنەی دیوانی نالی و حاجی قادر بکەن بەو جۆرەی کە کردم، چونکە لە ڕواڵەتدا بە یەکدیگرتنەکە ئەوە دەسەپێنێ کە مادە زاڵە بەسەر فکردا. ئەدی ئەوە نییە تێکەڵبوونی سەرەتای عومر لەگەڵ گژوجیادا شاعیرێکی وەک نالی کرد بە پسپۆڕی نەبات، مانەوەی حاجی لە نێوان عەشرەت و کۆچەر و بەهارە هەواردا کردی بە ساحیر لە کێشانی وێنە ئەو ژیانە. لە زاهیردا ئەمانە بەڵگەی تازەن، دەچنە ڕیزی زنجیرەی هەزار ئاڵقەی بەڵگەکانی دیکەی نەزەری و تەجروبیەوە کە بەڵگەخانەی فەلسەفەی مادی دەوڵەمەند کردووە. خوێنەر ئەگەر زیهنی خۆی لە قسەکانم نەخلیسکێنێ دەزانێ من نامەوێ مادە ڕوود بکەمەوە لەو بایەخەی کە هەیەتی و لەو دەورەی کە عەمەلیەتی بوون و ژیان و گۆڕاندا دەیبینێت. ئەوەی من مەبەستمە بە یەکدیگرتنی دەوری مرۆڤە لەگەڵ دەوری مادە لەو ئەمەلیاتەدا بۆ ئەوەی چەند و چۆنی هەردووکیان لە قالبی ڕاستەقینەی خۆیدا دابنێن. دەمەوێ بزانین لە تەفاعولی مرۆڤ لەگەڵ سروش کە بنەمای هەموو ژیان و بەرەو پێشچوونێکە، ئایا کاریگەری یەکەم مرۆڤەکەیە یا مادەکە؟ ئایا مرۆڤ کە دێت و دەچێت و ڕاو دەکات و دەچێنێت و نەوت دەردەهێنێت و فڕۆکە بەرەو بڵیندایی دەبات و بۆ بنی دەریا قۆڵ دەبێتەوە و فابریقان دادەنێت و هەنجین لە هەنگ دەستێنێت و هێزی ئاو و باو و کارەبا و ئاتۆم بەکاردەهێنێت و
مرۆڤی دیکە دەکوژێت و دەیگرێت و دەیفرۆشێت و دەشیلاوێنێتەوە و ملیۆنەها شتی چاک و خراپ و نەچاک و نەخراب دەکات خۆی کارتێکەر و ئیرادەتمەندە یاخود بوو کەشوشەیەکی کۆکراوە بەدەست ئەو شتانە و ئەوان کارتێکەر و کاریگەرن مرۆڤیش کارتێکرا و بێ ئیرادە. ئێمە ئەگەر لەو پرسیارەدا مەسەلەکە بەرای مرۆڤدا بشکێنینەوە زەرر لە کەس و لە چ لایەنێک نادەین چونکە مادە بە هەموو جۆرەکانیەوە هیچ داخوازیەک و مافێکی کۆمەڵایەتی و ئابووری و سیاسی نییە بە کەسکردنەوەی دەوری لەم جیهانەدا ئەو مافانەی کەم ببنەوە. بەڵام کە هاتین و لە بایەخی ڕاستەقینەی دەوری مرۆڤمان کەم کردەوە بە خۆی و هەموو داخوازیەکان و مافەکان و ئارەزووکانیەوە دادەشکێت و لە چیسی دەچێت و لێی کەم دەبێتەوە چونکە لە کاتی دیارکردنی پشکی مرۆڤ لەو خێر و خۆشیەی کە کۆمەڵایەتی پێکی دەهێنێت ئەو لایەنە دەسەڵاتدارەی کە دابەشکردنەکەی بەدەستەوەیە بایی کەسبوونەوەی دەوری مرۆڤ لە ئەمەلیاتی بەرهەمهێنان و بەرەو پێشچووندا لە پشکەکەی دادەلەنگێت و بۆ ئەو مەبەستانەی خۆی حەزیان لێ دەکات گلیان دەداتەوە لەگەڵ ئەم فێڵە مادیەدا ڕێی ڕازی نەبوونیش لە مرۆڤەکە دەبڕێتەوە کە ئەمیش هەر جۆرێکە لە دالەنگاندنی پایەی مرۆڤ لە مەیدانی ئازادی بیر و باوەڕدا. لەبەر ئەمە و لەبەر گەلێ هۆی تر کە هەموو ڕاستەوخۆ لە چاوەدێریکردنی سوودی مرۆڤەوە هەڵدەستنەوە دەبێ ئاگادار ببین هەرگیز کێشانە و پێوانەمان بەرەو مادە و پشت لە مرۆڤ نەبێت. لە سەردەمەکانی کۆندا بەڕاشکاوی مادەی مردوو لە شێوەی بوددا لەلایەن مرۆڤەوە دەپەرسترا. با ئێمە شتێکی وەها نەکەین لە ڕێی فەلسەفەوە سەر لە نوێ مرۆڤ بکەینەوە بە بودپەرستێکی مۆدێلی سەدەی بیستەم. لە زەمینەی بە یەکدیگرتنی دەوری مرۆڤ و مادە لەسەر ئەم ئەرزەدا تا ئەوەندەی بگوترێ مرۆڤ یاخود فکر ناتوانێت لە بۆشاییدا هیچ بەرهەمێکی هەبێت نەمادی نەعەقڵی چ جۆرە بەرهەڵستێکم بەدڵدا نایەت. دەشتوانم لەو گوتەیەدا زیاد و کەم بڵێم بێ مادە هۆش و مرۆڤیش هیچیان پەیدا نابن تاکو باز لە بەرهەم و دەوریان بکەین. بەڵام لەگەڵ ئەمەشدا دەبێ بزانین کە گوتەی وەها بەدیهی هەموو فەلسەفەکان لەسەری ڕێک کەوتوون. هەندێک خەیاڵبازی ئایدیالیست نەبێ کە بەرەو ئەو دیوی مادە بۆ مطلق ڕەها تێ هەڵدەکشن و جیهانێکی وەهمی لە وێنەی زیهنی دروست دەکەن و بە دەوری ئەو وێنەیەدا دەمەتەقەی منتیقی نەزەری هەڵدەستێن و چەکبردەی ئەو دنیا مەوهومە بۆ ناو جیهانی خۆمان دەهێننەوە. لەو تەرزە ئایدیالیستە نەبێ زۆربەی خاوەن فکران هەر لە مادیەتی مولحیدەوە تا دەگاتە جەرگەی ئاین دەڵێن تا زانراو نەبێ زانی نابێ. مەلاکانی ئیسلام بەر لە 1000 ساڵ زیاتر کتویانە حقائق الأشياء الصابت والعلم بهاء متحقق. تەنها جوداوازیەک هەبێ لە نێوان ئاین پەرست و مرۆڤی مولحید لەم مەیدانەدا ئەوەیە کە پیاوە ئاینیەکان باوەڕیان بەوە هەیە کە ئەگەر خوا بیەوێ دەتوانێ هەرچی زانستی جیهان هەیە هیلێرە بە پێشەوە و هیلێرە بە دواوە کەوا جارێ پەیداش نەبووە بخاتە مێشکی نەخوێندەوارێکەوە. ئەم قسەشیان شتێکی چاوەڕوان کراوە لە باوەڕهێنان بەخوا چونکە کە خوا هەبێ دەبێ هەموو شتێک بزانێ با جارێ شتەکەش پەیدا نەبوو بێ لەم ڕووەوە کە پێویستە زانینی خوا نوقسانی تێدا نەبێت دەنا بەشی خوایەتی ناکات. چەند سەیرە خوا عیلمی دواڕۆژی نەبێت ئیتر ئەویش وەکو من و تۆ لە ناکاو بەسەر شتاندا بکەوێت. پیاوی مادی تا ڕادەیەک عیلمی پێشەکی لە داهێنەر واتە مختەڕە دەسەلمێنێ و دان بەوە دادەهێنێ کە دەبێ داهێنەر پتر لە خەڵکی تر بزانێ فڵانە مەکینە و فیسارە دیاردە چ دەکەن و چیان بەسەر دێت. دیارە کە هات و باوەڕی بەخوا پەیدا کرد دەبێ بایی دەسەڵاتە بێسنوورەکەی خوا عیلمی بێسنووریشی لێ بسەلمێنێ.
من لەم قسەیەمدا مەبەستم نییە لە جیاتی پیاوی ئاینی بەڵگەی هۆشەکی واتە عەقڵی بۆ عیلمی خوا پەیدا بکەم. داواش لە مولحید ناکەم ئیمان بە بوونی خوا بهێنێت کە دەزانم نەزاناکانی ئاین پەکیان لەسەر بەڵگەهێنانەوەی من کەوتووە، نە مولحیدیش ئەوەندە خۆش زڵەوە بە دوو قسەی وەها بەپەلە قەناعەتی خۆی بگۆڕێت. مەبەستی من ئەوەیە بڵێم لە دەوری جەغزی خوایەتیدا پیاوی ئاینیش هێندە مادیەتی لایە کە بڵێ بێ مەعلوم چاوەڕوان ناکرێ عیلم هەبێت. لە ئاست ئەم بەدیهیەدا تێبینیەکم هەیە نابێت چاوی لێ بپۆشم. دەزانم گوتەی بێبوونی زانرا و ممکن نییە زانین هەبێ ئەلفبێیەکەی قسەی منتقیە و هێندە سادە و سافیلکە و تەنکە کەسی پێسوودمەند نابێت. لێرەش بەدواوە دەبینی من لە بەیەکدیگرتنی دەوری هۆش لەگەڵ مادە لایەنی هەبوونی مادە و پەککەوتنی هۆش لەسەر ئەو هەبوونەم لە حیسابان سڕیوەتەوە و هەرگیز لێکدانەوەکەم لەسەر ئەوە هەڵناستێنم بڵم ئەگەر مادە نەبا هۆش نەدەبوو یاخود نەیدەتوانی بیر لە هیچ شتێک بکاتەوە، چونکە هۆشیش هەیە و مادەش هەیە و لەو هەبوونەدا پێکەڵ پێکن. بەڵێ ئەمە شتێکی زۆر ڕوونە و نابێ لە معادلاندا هەبوون بکرێ بە دیاری بۆ لایەنێک و لەویتر بسەندرێتەوە. بەڵام ئەوەی سەرنجم ڕادەچێشێت لەو نرخاندنەی کە بە عادەت بیری مادی لە ڕووداوی مێژوویی بەکاری دەهێنێت شتێکە وەک ئەو بەدیهیەی ئەگەر نەبوو بە کە تازە پوچانمانەوە زۆر جاران مێژوونووسی بە ئیستلاح مادی دەوری تاک لە ڕووداوی مێژوویی دەپوچێنێتەوە بەوەدا کە دەڵێ ئەگەر گەل نەبا تاکەکە هیچی پێ نەدەکرا، هەرگیزیش خۆی لەوە ناگەیەنی ئایا گەلە بەستە زمانە زۆر لێکراوەکە چ دەسەڵات و ئیرادەیەکی هەبوو لەو ڕووداوەدا؟ ئایا بە خواهشتی خۆی دەبوو بە ئەسکەر و تاوی دەدایە بێتاوانان و لە شەڕدا دەیکوشتن و یا بە زەبری قەمچی مزە و هەستە و پیتاکی لە بێدەسەڵاتان دەسان بۆ زۆردارەکەی کە سەربازی بۆ دەکرد؟ ئەم تێبینیە زۆر جاران یەخەمان دەگرێتەوە باجارێ بچینەوە سەر ڕچەی لێکدانەوەکەمان لە بەیەکدیگرتنی دەوری هۆش و سروشت. بە خەیاڵ یەکێک لە تاریکستانی ئەو دیوی کاکێشان خەڵق بکە، هەڵبەت ناتوانێت شیعر هەڵبەستێ و گۆرانی بڵێ و بیر لە تەلاق کەوتن بکاتەوە، بەڵام حیکایەتی پەیوەندی هۆش بە مادەوە و زاڵیەتی یەکێکیان بەسەر ئەوی دیکەدا بە دووسێ ڕستەیە تەواو نابێ و ڕاستی مەسەلەکە لەوەندەدا دەرناکەوێ. هەروەک لە بەتاڵاییدا هۆش واتە مرۆڤ کار ناکات، بەبێ هۆشیش هەرچی سروشت هەیە بە ئەزەل و ئەبەدیەوە و دەستورات و هێزە نهێنیەکانیەوە ناتوانن یەک خاڵ بنووسن، یەک وشە بڵێن، یەک هەڵپەڕکێ ڕێک بخەن. هەموو ئەو شتانەی پەکیان لەسەر هۆش کەوتووە و بێبوونی ئەو پەیدا نابن سروشت لە هەموویاندا بێدەسەڵاتە، نەک هەر بەو مانایەی کە ناتوانێ بیانکات بگرە لە شێوەی هێزەکی واتە وجودی بالقووە واتە پۆتێنشیەڵیشدا وێنەی مەوهومی ئەو شتانە لە سروشت پەیدا نابێ. تێبینی لەسەر زاراوەی بوونی هێزەکی یان وجودی بالقووە یان پۆتێنشیەڵ بە کورتی ئەوە دەگەیەنێ کە شتێک وەیا ڕووداوێک وەیا وێنە و هەڵکەوتێک احتیمالی پەیدابوونیان هەیە، بەڵام جارەیە کات و باری دەرکەوتنیان نەهاتووە، وەک ئەوەی قابلیەتی ئاخاوتن بە شێوەی هێزەکی لە مناڵدا هەیە، بەڵام دەبێ بگاتە تەمەنی توانینی قسەکردن ئەو ساڵەی بە دیار دەدات و بوونەکەی دەبێتە بوونی کردەکی واتە وجودی بالفعل. من کە دەڵێم ئەو شتانەی پەیدابوونیان بەهۆش بەستراوەتەوە بەر لە پەیدابوونی هۆش بوونی هێزەکیشیان نییە. مەبەستم ئەوەیەکەوە ئەو مادەی فەیلسوفە مادیەکان بۆ ئێمە باس کردووە لەخۆوە ناتوانێت لە پێشەوە
مشوری ئەو نەبوونە هێزەکیە بخوات، چونکە ئیرادە و ئیدراکی نییە هەست بەخۆی بکات و نەخەریک بێت بەو شتانەوە. هەروەهاش خاسیەتی وەک زیندووەتی و ئیرادە و هۆش کە بوونی هێزێکیان لە مادەدانە بووە ممکن نییە لە هەناوی مادەی مردوودا وردە وردە بە تێپەڕینی کات بڕسکێن، چونکە لە نوختە نەزەری نەبوونەوە دەقیقەی ئێستاکە و دوای ئەو دواتر و هەتا کۆتایی میلیۆنەها دەقیقا هەموویان وەک یەکترین. هیچ تاکێکان ناتوانن شتێک پەیدا بکەن ئەوی بەر لە خۆی پێی پەیدا نەکرابوو دەنا دەبێ بڵێن هێزێکی سیحری و غەیبی لەو تاکەیاندا هەبوو کە ئەمە دژی هەموو بیرکردنەوەیەکی مادیە. ئەو فەیلسوفانەی دەڵێن مادە لە فڵانە پلەدا و لە فڵانە باردا قابلیەتی ژیانی لێ پەیدا دەبێ سیفەتێکی نامەوجود بۆ مادەکە کە لە غەیبەوە دەخوازنەوە. ئەمەش جەرگەی میتافیزیکایەتیە کەچی پێشینیەکانی نەزەریەی مادی مطلق چ جێگەی پەیدابوونی سیفەتی غەیری کیمیایی و فیزیایی و سروشتی کە هەموویان خاوەن بوونی کردەکی وجودی بالفعلن تێیاندا نابێتەوە. چاوەنۆڕیش نابین ئەو فەیلسوفە دەنگ دلێرانە هێندە بە ناچاری هەنگاوی وەها متافیزیکی بەرین و کۆڵدەرانە بەهاوێژن. هەردەڵێ لە کاری خۆیان بە تاڵۆکەن و دەیانەوەی خێرا خۆیان و نەزەریەکەشیان لە دوودڵی و نەسەلماندن ڕزگار بکەن. فەیلسوفی مادی کە نەسەلمێنێ خوا ئەو بوونە هێزەکیەی لە مادەدا خەڵق کردووە دەبێ بسەلمێنێ کە ئەو مادەی تا ئێستا قسەی لێکراوە هەر بەجارێ لێی هەڵناستێ بەرەبەرە خاسیەتێک لە هەناوی خۆیدا بڕسکێنێ کە پێشتر وجودی نەبووە. تعلیلی بە دیارکەوتنی خاسیەتی غەیری سروشتی و کیمیایی و فیزیایی وەک زیندووەتی و هۆش و ئیرادە لە مادەی مردوودا دەبێ لە یەکێک لەو سێڕێگایەوە بچێتە زیینی ڕووناکەوە. یا دەبێ بگوترێ خوا مادە و خاسیەتەکانی دروست کردووە، یاخود لە مادەدا قابلیەتی پەیداکردنی هۆش و ژیان و ئیرادە هەیە کە ئەو سامادەکە خۆی جێگەی خوا دەگرێتەوە، یاخود مادە لە زیمنی مادیەتی خۆیدا قابلیەتی وهای هەیە کە تا ئێستا فەلسفەی مادی و زانست لەبەر غەلەبەکردنی مادیەتی ئالی و مردوو بەسەر قەناعەتیاندا بۆی نەچوون ویا نەیان سەلماندووە کە ئەمەش قبول کرا. هەموو بینین و بۆچوون و بنەمای فکری و تەسەوراتی مادی دەبێ لە نوێوە هەڵنرێتەوە، چونکە کاریگەریەکی نوێ دێتە ناو حیسابی لێکدانەوەی مادیەوە کە هیچ حیسابی بۆ نەکراوە تا ئەوەندەی زانست و لێکدانەوە و واقع ڕوونیان کردوتەوە. لەم سێ ڕێگەیە بەولاوە نایەتە بەرچاو. کۆتایی پەراوێز بێ مرۆڤ ئەوەی چالاکی تەبیعی مادەی مردوو زیندووی ڕووەک و ئاژەڵ هەیە لە سروشدا پەیدا دەبێ. جیا دەڕوێت، بوومە لەرزە جیهان دەهەژێنێت، باران دەبارێت، شێر مامز ڕاو دەکات، مانگ و ڕۆژ دەگیرێن، ساڵ تێوەردەسوڕێتەوە. بەڵام کە مرۆڤ نەبێ هەرچی دەریا و کێوە بەرزەکان و بیابانەکان و فەرتەنەکان و ڕۆژ و مانگ و ئەستێرەکان هەیە ناتوانێ یەک تەقەڵ لە پینەی پێڵاوێک بدات. پێڵاو نابێ تاکو و پینە بکرێ، پینە نابێ تەقەڵی لێ بدرێ، فکری تەقەڵیش لە فەرهەنگی سروشدا وجودی نابێ. لەم ڕوبەڕووبوونەوەی مادە و هۆش لەبەر تیشکی بوونی لایەکیان و نەبوونی ئەوی دیکەدا دیتمان هەر یەکەیان لە مەیدانی خۆیدا فەرمان ڕەوایە. بەڵام دەبێ ئەوە بزانین کەوا پەککەوتنی هۆش لەسەر هەبوونی مادە بە خواهشتی مادەکە نییە. مادە ئاگای لە هۆش و لە خۆیشی نییە تا بێوێ پەکی بخات. هەر لە بنەڕەتدا چ خواهشتی نییە، مادە بێ ئیرادە و بێ ئاگایە. ئەگەر هێزێکی خاوەن ئیرادەی دەرەوە مادە بەگشت مرۆڤ ویا غەیری مرۆڤی دانەهێنێ لە خۆوە بە پێی ئارەزوو و خواهشت ورتەی لەبەرەوە نایە و بە ڕەزامەندی و پێناخۆشبوون بە هێشتن و بە نەهێشتن بەکردن و بە ڕێگە لێبڕینەوە ئەوەی بە پێی دەستور ئازەلیەکانی مادە ڕوودەدەن لە خۆوە بێتەدبیر و بێخوازی مادە ڕوودەدەن کە هۆی ڕوودانیشیان پەیدا بوو دەبێ هەر ڕوو بدەن. بەڵام مرۆڤ لە تەک سروشدا و لە تەک ئەوەی بۆ خۆشی دەیکات وەها ناچار و بێدەسەڵات نییە.
مرۆڤ دەتوانێ بکات دەشتوانێ نەکات.